بەناوی خۆی گەورە سڵاوی خواتان لە ببینەرانی خۆشەویستی شاشە ڕەنگینەکەی پێیان و بەرنامەی پێیان ڕۆژ خۆشحاڵین ئەمڕۆژ لەگەڵ هاوکارانم لە خزمەتانین بۆ پێشکەشکردنی کۆمەڵە بورگە و بابەت هیوادارین بینەری سەرجەم بورگە و بابەتەکان بن و سەرجەم بورگە و بابەتەکان بەڵی ئەوەی عزیز و خۆشەویست بێت. بەس خۆش سڵاوی خۆی گەورەتان لەبێ عزیزان، هیوادارین سات و کاتەکانتان پڕبێ لە خێر و بەرەکەت و ڕۆژ لە پایانی ڕۆژەوە لە خزمەتی ئێوەیان کۆمەڵێک بکە بابەتمان بۆ ئامادەکردون. دیارە لە تەوەریەکەمانە قساکەین لەسەر هونەری جواننووسی ئیسلامی ئایا لەکەیەوە ئەم هونەرە پیا بووە لە ئێستاچی گرنگێکی هەیە و مێژووی گەشەکردنی ئەم هونەرە چۆن دەرپەڕیوە لێرە میوانێکی بەڕێز میوانمانە بێت و گفتوگوی زیاترین. بەڵێ تەوری دۆمیشمان فیچەرێکە کە لایەن هاوکارانمانەوە بۆمان ئامادەکراوە کە هونەری وێنە کێشان باز دەکات. یەکێک لەو بەهرەمەندانی کە لە بواری وێنە کێشاندا خولیایەک و بەهرێکی باشی هەیە لەگەڵماندا دەبێت و تەوەری دۆمان تایبەتە بە بەهرەوەی توانەکانی ئەو کەسە. خۆش لە تەوەری سێمشا قسەیەکەین لەسەر ئەستانی خوێن ئەمە چ جۆرە نەخۆشیەکە و کێتوشیە بێت هۆکارەکانی بۆچی ئەگەڕێتەوە و ئێمە چۆن نتوانین خۆمان پارێزین بۆ ئەوەی کە دووربین لەم نەخۆشیە لە هەر قۆناغێکی تەمەنمان نابین. لێرە دکتۆرێکی بەڕێز زیاتر زانیاریمان دەداتێ و ئێستش چینە لای کەش و هەوابزانێکین بۆم بۆ لە کانگەرما لە هەرێمی کوردستان لە چەنار لە شوێنەکانی تر چۆن پێکۆ دوبارە سڵاوی خواتان لەبێت لە تەوەریەکەمە قسەیەکەین لەسەر جواننووسی و نەخشەسازی لە ئیسلامدا ئایا ئەم هونەرە لەکەیەوە سەری هەڵداوە و مێژوەکەی بۆ کەی ئەگەڕێتەوە و لە ئێستایا تا چەنە گرنگی پێ ئەدرێت. لێرە زۆر بەڕێز مامۆستا نەهرۆ قادر جواننووس و نەخشە ساز لەگەڵمانە میوانە زیاتر گفتوگۆکەینەوە بارەوە. مامۆستا نەهرۆ زۆر بەخێر دەست پێ بکەم. ئێمە هەرەڵێن خۆشنووسی بەس بۆچی ئێستا ئێمە لە کڵەشەکەیان نووسیمانە جواننووسیای بڕاستیەوە جواننووسیەوە بچوای پێ وڵا ئەوە خۆش خۆی ئەوە بابەتێکی زۆر گرنگە چاکردنی لە ڕووی زمانەوانیەوە خۆی کێشەکە لەوایە خۆش نووس وشەیەکە لە زمانی فارسیەوە پەڕیوەتەوە بۆ ناو زمانی کوردی کە خۆی هەڵەیەکی گەورەیە. بابەتەکە خەت بۆ جوانیە بۆ خۆشی نییە. ئێستا مەسەڵەن بۆ نمونە خۆش بۆ تامە بەڵام جوانی بۆ بینینە. لەبەرەوە ئەو یەکێکە لە چاکردنی ئەو بابەتێکی گرنگە خاصە لە بواری ڕاگەیاندنە
پێویستەکات دەرک بەوە بکرێ کە لە ڕووی زمانەوانیەوە هەڵەیەکی گەوراکەین ئێمە بە کەسێکگەڵین خۆش نووس کەلیمەیەکی فارسیە. فارسەکان توانم بڵێم ئەگەر نێمە نەچینە زیاتر بابەتی ئەو ململانی و ئینە مێژوویەوە، مێژووی زمانی فارسی ئەوەی کە نووسرا بێتەوە 120 ساڵێکە بێت لە دوای دەوڵەتی قاجارەکانەوە، یا مەسەلەن پەری پێدرا و کرایە وەحدەیەکی زمانەوانی، حتا جۆری خەتەکەش کە ئێمە ئێستا بابەتی خەت باسەکەین، خەتەکە خەتێکی نەستەعلیقە، پێڵێن خەتی نەستەعلیق، بەڵام فارس بەڵێ نەستەعلیق بریتیە لە خەتێکی وابەستە بوو بە یەکەوە. فارس توانی ئەمە بۆ خۆی بۆ نەتەوە و بۆ زمانەکەی بەکار بێنێ و بیکاتە ناسنامە. ئێستا بۆ نمونە ئەوەنەی ئەو خەتی نەستەعلیقە بینی، ئەوەنەی ئەڵەی خەتێکی فارسیە، خەڵک نازانێت کە ئەم خەتێکی ئیسلامیە و نەستەعلیقیشە نەک فارسی، بەڵام فارس توانیوێتی ئەوە بەکارە. اینجا بۆیە لە ڕووی زمانەوانیەوە کورتیەکی توانم بڵم زمانی فارسی ئەگەر زمانی کوردی، عەرەبی، تورکی لێکەیتەوە زمانێکی چی نامێنێتەوە بۆ خۆی. بۆیە ئەوە وەک چاکسازیەک لە ڕووی ڕێزمانیەوە ئەوە بێت پێویستەکە چاکرێ لەناو زمانی کوردیشە کە زمانی کوردی زمانێکی دەوڵەمەنە. جواننووسی یەکێکە لە کەلیمە کوردی ڕەسەنە جوانەکان کە تعبیری ژەکا لە هونەرەکە خۆی. زۆر باشە مامۆستا نەهرۆ، مادەم ئەوەی کە ئێستا ئێمە باسی لێەکەین جواننووسیە، ئەم جواننووسیە مێژووی دەگەڕێتەوە بۆ مسلمانان وە لە کێکەوە ڕۆژەوەی کە نووسین و هاتنە خوارەوەی قورآانی پیرۆز بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، لەو کاتەوە کە قورآن نووسراوەتەوە ئەمە مێژوەکەی بۆ سەرەتای ئەوێەوە ئەگەڕێتەوە هەر لە یەکەم خەت کە خەتی کوفیە. خەتی کوفی کە دوو بەشیشە، ئەویش کوفی کۆن و کوفی فاتیمیان پێوترێ، کە ئەتوانم بڵێم دوو زەمەنی یەک لە دوای یەکە هاتوون. یەکەم جار کە خەتی کوفی قورآانی پێ نووسراوەتەوە بێنوقتە بووە، کە ئەمە پێڵێن کوفی کۆن. بەڵام لە سەردەمی فاتیمیەکانە، حکومڕانی و قەڵەمڕەوی فاتیمیەکان لە میسرە، ئەم خەتا چی بۆ دوای ئەوەی کە قورآن نوقتە و سەر و بۆر و ژێری بۆ کرا، خەتەکەش لەگەڵیا چووە پێشەوە. یعنی مێژووی دروستبوونی خەت جواننووسی لەگەڵ بەرەوپێشوونی ئاینی پیرۆزی ئیسلاما بووەوە، تیاشە ڕەوتێکی ئێجگار پێشکەوتووی هەبووە. بۆیە لە ڕووی جوانکاریەوە ئەگەڕێتەوە بۆ مێژووە کە مێژووی زیاتر لە 1400 ساڵی هەیە، کە بەداخەوە لەم سەردەما بتوانم بڵێم مێژوویەکی لەبیر کراوە. ئەوەتانێ مەسەلەن دەستان خۆش بێگەر بەهۆی بەرنامەیەکی ئاواوە نەبێ، خەڵک هەر نازانێت کە مێژووەکی زۆر حەریقی هەیە. باشە مامۆستا، ئەم نووسینە چ جیاوازێکی هەیە لە خەتی ئاسایی ڕۆژانەی خۆمان؟ خەتی ئاسایی خەتی پێداویستی ڕۆژانەیە، بەڵام خەتێک بۆ جوانکردن، بۆ جوانتر خوێندنەوە، بۆ ڕازاندنەوەی شوێنەکانە، کە ئەمەش ئیسلام پەرەی بە حەزارەت داوە بە مێژووکە. ئەگەر مێژووی ئیسلام سێرکەی مێژوویەک هەر ئەوە نەبووە لە چوارچێوەی شعایرێکی تەعەبودیە بخولێتەوە و کە کۆمەڵێ فەرائیز و کۆمەڵێ بابەتی ڕۆژانە بێ، بەڵکو ئیسلام کەلتوری دروست کردووە، شارستانیت بووە، وڵاتی بنیاد ناوە. بۆیە لە ڕووی ئەندازە سازیشەوە، یعنی بۆ نمونە ئەگەر تۆ بە سێری مێژوو بکەین، معقول نییە 450 ساڵ لەمەوە پێش سینان بە کە موهەندیسێکی بەتوانای خەلیفەی ئەو کاتەی عوسمانیەکانە بێ، جوانترین ترازی مزگەوت دروستەکە کە ئێستا لەم سەردەماخ دنیا حەیران و یعنی لێکۆڵینەوەی لەسەرکات کە ئەمە بە چی کراوە، کە مەسەلەن ئەو پێداویستیانی دروستنی تەلارێکی ئاوا گەورە لە ڕووی مزگەوتەوە. جا بۆیە دایم لە حەزارەتی ئیسلامی حەزارەتێکی دایم دەوڵەمەند بووە، یەکەم لە مزگەوتەکانەوە دەست پێ کراوە ئەم جوانکاریە، کە بەداخەوە لەم سەردەمی تەکنۆلۆژیا و چوونە پێشەوەی هەموو شتێکە کە ئەبینی نییە شتەکان بەعکس گەڕاوەتەوە. بۆ چکە فەهم و ڕۆشنبیریەتی تاکی موسڵمان ئەتوانم بڵێم تێک دراوە. مامۆستا، کەواتە لە چ قۆناغێکی مێژووی ئیسلامدا
زیاتر گرنگی دراوە بەم جواننووسیە؟ وڵا خۆی ئەوەی کە سەردەمی زێڕینی ئەم هوەرە سەردەمی عوسمانەکانە کە بەڕاستی ئەتوانم بڵێم لە ماوەی 650 ساڵ لە حکومڕانی و قەڵەمڕەوی دەسەڵاتی عوسمانی کە پایتەختەکەی کە ئەستەمبوڵی ئێستاە سنووری قەڵەمڕەویەکەی کە هەتا نزیک لە ئیطالیا کەوتۆتەوە کە ڕۆمانیا و بولغاریا و ئەوانشی لەژێر دەسا بووە سنووری ئاخری گەیشتۆتە جاکارتا ئەندونوسیا کە ئەمە بەڕاستی قەڵەمڕەویەکی بەتوانە ئیمپراتۆرێتێکی گەورە لەگەڵ گەورەبوونی ئیمپراتۆرێتەکە خاوەنی ئیمپراتۆرێتێکی گەورەش بووە لە بواری هونەری ئیسلامیە هونەری ئیسلامی لەو سەردەما هەر هەمووی ڕێکخراوەتەوە ئیزافەی بۆ کراوە جۆری خەتەکان زیا کراوە ئەژینا خۆی ئەسڵی خەتەکە لە سەرەتایە سێ جۆر بووە سێ جۆری سەرەکیمان هەبووە کوفی کەوتم بە دوو بەش کوفی کۆن لەگەڵ کوفی فاتمی بە دوایە خەتی نووسخ هاتووە کە قورئانی پێنووسراوەتەوە دوای ئەوەش خەتی سولز ئەمە ئەم سێ خەتە بەڵام لە سەردەمی عوسمانەکانە و بە تایبەتیش ئەوەشمان بیر نەچێت لە سەردەمی سوڵتان سەلاح الدینی ئەیوبیە ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ لەو سەردەما خەتی سولز زۆر بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینی حتا خەتی سولز ناونرابوو خەتی ئەیوبی کە ئەمە زۆر گرنگە بەڵام چونکە کورد بە دوایی پەرتەوازەی و لێکدابڕان و کۆمەڵێک بابەتی مێژووی هەیە کورد ئەژینا ئەو خەتا ئەتوانم بڵێم لە سەردەمی سوڵتان سەلاح الدینە حتا بوو بە مۆرکی خەتێکی کوردی کە ئێساش لەم سەردەما زۆر داواکرێڵێ بۆچی ئێمە خەتێکی کوردیمان نییە لە کاتێکە ئێمە هەمانە بەڵام کێشەکەی بەڵای خەتی ئەیوبیە کە خەتی سولسی ئێستاە بەڵام ئەو ناستامەیە لەو زەمانەیە بۆ کە دەسەڵاتی سوڵتان سەلاح الدینی ئەیوبی قەڵەمڕەوی و دەسەڵات خۆیان عادەتە لەم بابەتە پێویستە بە دەسەڵاتەوە سوڵتە دروستیەکە ئێستا ئەم هونەرە بۆچی لە دواوەیە لە وڵاتی ئێمە چونکە ئەوەی کە حسابی بۆ ناکرێ سوڵتە و دەسەڵاتی کوردیە کە حساب بۆ ئەم هونەرە ناکات چونکە دایم ئیتیهامیەکە کە ئەمە خزمەتکردنە بە کللتوری عەرەب خزمەتکەهانەیە عەقڵێتێکی ئەتوانم بڵێم نابەرپرسیاریانە هەیە لە تێزی بیرکردنەوەی بەرپرسانی کوردیە ئەویش ئەوەیە کە ئەم خەتەی بناوناوە خەتێکی عەرەبی لە کاتێکا 650 میلەتی سەرگۆی زەوی بەم ئەبجەدیاتی ئەلفباتایە نووسێ کە کوردیشێکێکە لە مامۆستا باشە ئێستا لە ئێستایا چ وڵاتێک زۆر گرنگی ئەدا بەم هونەری جواننووسی نەخشە سازیە وڵای ئێستا لە ئێستایا وڵاتی تورکیا یەکێکە هەر پێشڕەوە لە دوایەوەی کەەوە بابەتەکە سوڵتەویە بەڵام ئەوەشمان بیر نەچێ کورد نەخشێکی ئێجگار گەورەی هەیە لەم بوارە ئەگەر ئێستا حالی حاضر ئێمە کەتیایە قسەکەی ئەگەر خەت هونەری ئیسلامی خەت بە تایبەتی خەت جواننووسی چوار پایی هەبێ ئێستا سێ پایی ئەم هونەرە بەدەست کوردەوەیە بەدەست هونەرمەندی کوردەوەیە چۆن ئێمە ئوستازی زۆر گەورەمان هەیە لە کوردستانە هەتاکو ئێستاش ئیعلام ئاوڕی لێ نەداونەتەوە هەر ناشزانن لە ئاستی جیهانە ناسراون بەڵام لە وڵاتەکەی خۆیانە کەس نایان ناسێت ئەویش بەهۆی چیەوەی بەهۆی ئەوەیەکە ئەمە لە ڕووی ڕاگەیاندنەوە جێگەی احتیمام نەبوو ئێستا من خودی خۆم ئەو کارانی کە کردومە لە شاری سلێمانیە ئەوە من زیاتر لە ماوەی 22 ساڵ خەرکی دراسەم لە بواری ئەم هونەرەیە لە 2007ەوە بە دوو کار لە سلێمانی دەستم پێ کردووە لە مزگەوتەکان دوو مزگەوتی شاری سلێمانی من کارەکانیم کردووە کە توانم بڵێم ئەوەی کە ئێستا لەسەر شاشەکە ئەیبینی ئەوە زانکۆی گەشە پێدانە لە شاری سلێمانی مامۆستا ئەمە نەخشە سازی ئیسلامیە نەک جواننووسی نا جواننووسی و زەغرەفەشە نەخشە سازیشە هەردووکی بێ یعنی ئەمە نووسینیشی بەڵێوەتانێ نەخش دەرکەوتووە بەڵێ نا ئەوە ساوە گەورەترین ئاەتە الکورسیە لە دنیا 100 متر مربع کە لە شاری سلێمانی دروستم کردووە بەڵێ 1000 ئاەتەکە 2 مترە ماشاءالله تێگەیتی کەچی ئەبینی ئیعلام هیچ ئاگادار نییە لەم بابەتە یعنی هەر احتیمامیشی پێ ناداوە و خاوەنی کە ئەو شوێنش کە من کارەکەم بۆ کردووە هەر تێناگا ینی هەر تێناگا کە ئەم هونەرە لە چه ئاستێکی باڵایی ئێمە ئیشمان بۆ کردووە یعنی ئێستا من بۆ نمونە من پار لە قەتەر بووم بانگهێشتی وڵاتی قەتەر کراوە جەزیرە هازە سەباح وەکو ئەم بەرنامەی بەڕێزدان ریپۆرتاجی بۆ کردوم بۆ کارەکان
دیک ئەبینی بە تاقی تەنیای دیانی تۆ بەداخەوە ینی ئەگەر دەستان خۆش بێ ئەمە ئەعلامی ئیسلامی ئاوا جارجار سەرقەڵەمێک ئەدا بەم کارە. ئێمە لە خزمەتی مامۆستاگیان مامۆستا مادەم باسی لە کارەکانی خۆت کرد حەزەکەم زیاتر ئاماژەی پێ بێت تا ئێستا چەند کارە کردووەوە کارەکان لە چیا خۆی بینیوەتەوە کامیان لای خۆتەوە زۆر جوان بۆ یا خۆتەوە تا زیاتر دەنگیاوەتەوە. وڵی ئێستا من لە ڕووی کارکردنەوە من دوو کارم کردو لە شاری سلێمانێ لە ڕووی ئەکادیمیاوە هەم لە ڕووی جێبەجێکردنەوە هەم لە ڕووی ئەو مەوادانەشی پتیا بەکارمێناوە لە ئاستی ئەکادیمیایە ینی حتا من بەهۆی ئەم ساڵ کە ساڵی ڕابردوو من بەهۆی کە لە وڵاتی قەتەر بووم نەمتوانی بانگێش کرابووم بۆ سیمینارێک بۆ زانکۆی سلێمانی و بەشی کۆلێژی هونەرە جوانەکان کە تایە ئەو تەجروبەی کاری خۆم وەکو هونەرمەندێک بە قوتابیەکان کە قوتابی ئەکادیمین هەم لە ڕووی دەرسەوە هەم لە ڕووی جێبەجێکردنیشەوە جۆری بەکارهێنانی جۆری ئەو بۆیاخانی کە تایە بەکار هاتووە کە بەسەر بۆ نمونە من جۆرێ بۆ یاخم بەکارهێناوە تەپوتۆز ناگرێتە خۆی کامە خۆی لە خۆیان ئەمە جارێکی تر خزمەت جوانیەکەیەتەوە بۆ زەخرەفەیە ئەو بڵێ ینی جۆری جوانی ئەو تۆنی ئەلوانانەوەکو خۆی دانراوت یعنی من دوو کارم لێرە کردووە بەم دوو کارە من باگەشتی وڵاتی قەتەر کراوە بە تایبەتیش بۆ کاسی عالم من کارێکم لە موسسەی کەتارا کردووە ماوەی 3 مانگ لەوێ بووم بە دعوەتی ڕەسمی بووە بەداخەوە لە ئەسنای ناردنی کارەکانمە ئەوانم نەنارد کارێکە کە 750 مەترە ئەو کارچی بوو مامۆستا وڵاهی بیرم ینی ئەزانی چییە تۆزێک بە دیوێکە ینی هینم ینی بێئەمەل بووم ینی لە ئەعلامی کوردی بێئەمەلم ینی کاتانی ئەمە وای کردووە کەم جۆرێک لە کەم تەرخەمی و هەبێ وەکو جاران نەتوانی گرنگی پێبێ ئەزانی چیە تۆ هەموو شتێک تۆ لە ئاستێکی باڵای وایە کارەکەی ئیعلام حسابی بۆ ناکە بینی ئیعلام ئەچێت زۆر شتی تافی هەیە زۆر هەڵاو گەورەیان کردو لە کاتێکە هیچ بەرهەمێکیشی نییە بۆ نمونە ینی من ئێستاوە لە مزگەوتێکی شاری سلێمانیە بە تایبەتی لەگەڕێکی ڕاپەڕینە منە ئەو کارە جوانم کردووە 700 متر مربعە بەرزەکەی 20 مترە شوێنەکە بە تاقی تەنیا من ئەم کارم تیا کردووە دیکارێکە لە ئاستی باڵای ئەکادیمیایە کە چێبینی هیچ سەدایەکی نییە لە ڕێی ئەعلامیەوە بەڵام تا کاتێک کەناڵێکی دەرەوە دێت کەناڵی جەزیرە دێ کارەکانم نمایشەکە ئیعلامی کوردی گەرمە بێ ینی کە بەداخەوە بەشێکیشی بەوە ناگەڕێتەوە ئێوە خۆتانەوە بەڕی ڕاگەاندن نەناسێن زانی چۆنە خۆ تۆ ناکرێتەوە دایم دەرگای دەروەزە بکەی بۆ لە ئیعلامەکانە بڵی تخواوەرن کارەکانم هینکە شتی وە لە دنیا نەبووە جۆرێکەمە عیبێ اینجا بۆ نمونە هەر کەناڵی پەیام یەکەم تەجروبەی کاری ستودیۆی کە کردومە بۆ کەناڵی پەیام کرد بەڵێ هاوکارانمان باسییان کرد کە لێرەوە بەوێ سوپاسی پەیوەند عومەر کەم بەڕاستی ئەویش لە خەمخۆری و تێگەیشتن لە عمقی ئەم هونەرەوە پرۆژە و بەرنامێکی ئەوماندانا کە سوپاسیش بۆ کاتە و ستافی بەڕێوەبردننی و کاتە کە پرۆژەکەیان قوبوڵ کردی بۆیە ناکرێ ئێستا بۆ نمونە ئێوە کەناڵێکی ئیسلامی ناوتابینین لە سەردەمێکا زۆر باش هاتوونەتە پێشەوە بەڵام کەچی بینی تا دێیتە سەرەوە ئەمە خۆی هەر کاڵە بێتەوە لە کاتێکا بۆیە پەری زیاتر پێ بدرا ئیشەکان زیاتر بڕایەتە پێشەوە بۆیە لەوە خۆیە بینێتەوە ئەمە هونەرە هونەرێکی کە لەبیر کراوە و بە تایبەتیش لە ناو فەزای موسڵمانە خۆش مامۆستا ئەم هونەرە بەهرەیە خوای گەورە ئیدا بۆ کەسەیە خۆت حەز و خۆلیایەکە و ئەکرێ و کەسە خۆی یەکەم بەهرەیە بەڵام لەگەڵیشیا ئەگەر ئێمە ئەتوانین لە ڕووی ئەکادیمیەوە خەڵک فێرکەی خەڵکێک زەوقی هەبێ حەزی هەبێ بە هونەرەکە لە ڕووی ئەکادیمیەوە چکە من ئێستا خۆم مامۆستای وتنەوەی وانەی خەتی ڕووقا و دیوانی هەنی خولیشم کردوێتەوە وڵای ئەو وانانە لە بێشوێنیا لە هیچ شوێنە ناوترێتەوە ئەو خولانە ئەکرێنەوە کە فێرخواز فێرەکەی بەڵام ئەو کەسانی کە حەزیان پێیەتی ئێمە ئەتوانین دەستیان بگرین وەکو ڕێنمایی بیان خەینە سەر ڕێگاکە بەڵام بریتیە لە جوودی بەردەوام کە چکە ئەم هونەرە مەشقە ئەبێ بەردەوام مەشق کرێ ئەبێ بەردەوام بەردەوامێتێکی پێ بدرێ بۆیە وەکو شوێن ئەبینی شوێن نییە
و ئێمە لێرە لە سلێمانی هەستاوین بۆ ئەوەی ها کە ئێمە جوهودمان کردو وەڵامی علامی نەکردو گرویەکمان دروست کردو بە ناوی گروی جواننووسانی سلێمانی کە خۆبەخشانەیە کە کۆمەڵی هونەرمەندی ئەم شارە کۆبووینەتەوە تایە هەدەفمان ئەوەیە ئەم هونەرە بگێنین کە بەداخەوە ئەتوانە وڵام بکەم تا زۆرێک ینی ئیستجابی ئەعلام تایە بۆ ئەم ئیش و کارانە ئەتوانە بڵێم ئەگەر ئاوا جار سەرقەڵەمانەیەک هەبوو بێ جنا نەبوو. کەواتە مامۆستا باست لە کەرەستە و ئامڕاز کرد کە ڕەنگە لە سەردەمانێکی ترا لە قۆناغەکانی پێشترا کە ئەو کەرەستە و ئامڕازانە بۆ چەندین شتی نوێیان کردو چەندین شتی جوان کە تاوەکو ئێستش باسەکرێتەوە. باشە بەرەو پێشچوونی ئەم کەرەستە و ئامڕازانی کە ئێستا ڕەنگە زۆر بەردەست بێ بۆ کاری نەکردوتە سەر پێشکەوتن و جوانترکردنی ئەم کارە هونەریە. یەکەم جارێ ئەم هونەرە پێیوەستی بە ئالەتی کارکردن نییە چکامە هونەرە. بەڵێ هونەر عادەتەن سەرنج بەی هونەر دایم بەشتی زۆر بەسی دەکرێت یعنی مەسەن بۆ بەڵام هاوکارێکیشە بۆ هونەرمەندێک ئەگەر کۆمەڵک تەسیری ئێستا خاستن تەکنۆلۆژیا ئێستا زۆر دەورێکی باشی بینیوە بۆ بەرەو پێشبردننی خێرایی کارکردن لە کارەکەمانە ئەژینا بەڵێ بەشێکیش عەرقەلە بووە بۆ نمونەسا تەکنۆلۆژیا وای لێ هاتووە بووی دنیا بۆ بەمە طەباعە ینی بابەتی چاپەمەنی کابرا مەسەلەن ئەوەنە پێویست ناکە دانیشە بە دیار خەڵکێکینەوە یەکسەر تایپیەکە و ئەی خاتە بەردەست بۆیە زۆر بەڵام هەر هامان شێوازیش کە تەکنۆلۆژیا چەند بچێتە پێشەوە ناتوانێ ڕۆحی ئەم هونەرە لە ناوبەرێ چکە ناتوانێت ئێستا هەچی تەکنۆلۆژیا کۆکەیتەوە ناتوانێت ئەوەی کە بەدەست دەنووسرێ بینووسێتەوە ئەتوانێت بۆت ڕێکخا بۆ جوانکە بۆ خێراکە بەڵام قەت ناتوانێت ئەو نووسینی کە بەدەستی مرۆڤێگە نووسرێ قەت کۆمپیوتەر ناتوانێت بینووسێتەوە ئەتوانێت ڕێکی خاو جوانی کا و چاچیکە ئەژینا بەس ناتوانێت وەکو مرۆڤ بینووسێ بۆیە ئەوە هۆکارەکەی خۆمسا ئێمە لە ناوزانکۆکانی خۆمانە هیچ بەشێکی دیزاینمان هەیە کە ئەموانەیە بخوێنن لە کۆلژی ئەندازیارەکان بەیان لە کۆلژی هونەرا بێ خۆی لە بەشی هەندەسا هەیە خۆیان عادەتەن بەداخەوە کاتوانە بڵم یەکێک لەو من چکا بەرکەوتم هەیە لەگەڵ ئەندازیارەکانە ئەتوانە بڵێم ڕێژەیەکی ئێزگار زۆر خراپ مهندیسی ئەم سەردەما ئەندازیاری ئەم سەردەما ئاگادار نییە بۆ من ئەم هەموو مزگەوتە لە شاری سلێمانی دروست دەکرێت من ڕۆژانە بەرکەوتم هەیە لەگەڵ یانە چین شوێنە بینین ئەبینین مزگەوتێکە شقارتەیی بەرزی کردوێتەوە تا ینی هیچ نییە هیچ بارێکی تەلەرسازی تیانە هیچ هونەرێکی تیانە شقارتەیەکە بەرز بۆتەوە و منارەیەکی هەیە و لە کاتێکی شاپاری زۆر خەیاڵی بۆ سەرفەکرێت بۆ ئەمە چییە ئەمە نەبوونی ئەو سەقاف ئەو ڕۆشنبیریە هونەرە ئیسلامیە کە ئەبێتەوە بێ ئاگاد لێ بێ یعنی تەسەوەر کە لەم مێژوایی خوێنیتەوە شوێنی دەستنوێژگرتن ئێستا بڕۆ لە تورکیایە 400 ساڵ لەمەوە پێش شوێنی دەستنوێژگرتن دیزاین کراوە لە ڕووی هەندەسی و جوانکاریەوە کە کەسێکە چێت دەستنوێژەگرێ لە ناو مزگەوتەکە لە شوێنێکا دەستنوێژگرێ زۆر جوان وێ ئەمە بۆ چی ئەمە بۆ فەزای ڕۆحە ینی ئەم جوانکاریە بۆچی بۆ دڵخۆشکردن و تەشویقکردنە بەڵام خۆی بابەتەکەش ئەتوانە بڵم هۆکارێ لە هۆکارەکان کە تو ئەم ئیشەی ئێمەی تۆزێک کەس کردووە بابەتە فقهیەکانە کە بەداخەوە ئەوە جۆرێکە لە ناتی باشە مەبەستە چیە لە بابەتە فقهیەکەواتە ڕۆز ئەکرێتەوە ئەم کارانە بە حرام بوون و حەڵاڵ بوون ئەمە بابەتێکی زۆر ئەتوانم بڵێم باشە بۆچی هۆکارەکەی چی ینی دەوتێت بۆچی ئەم کارە گونجاو نییە لەو شتانە بابەتەکان ئەوەیە کە بابەتی حەڵاڵ و حرام کە دێتە پێشەوە مامۆستا بە ڕێزەکان چکاوە بابەتی ئێمەنی قسەی لەسەرکەین بەڵام ئەوەیە کە تایە مەسەلەن کە ئەم کارە نووسینی ئاەت و ڕازاندنەوەی مزگەوت یەکێکە لە کارە نیشانەکانی کەوەکە لە کاتێکە ئەمە ئیترها سەحی بیرکردنەوەی لە کاروبارە ئێستا ئەو مزگەوتەی پێغەمبەری خواستە خۆمان حەدیثێکی وامان هەیە پێغەمبەر خوا خۆی فەرموویەت یەکێک لە نیشانەکانی هاتنی ئاخر زەمانەوەیە کە دەڕووی تەلارسازی و نەخشەسازی و جوانکاریە و گرنگیە درێوە باشە ئەگەر ئێمە نەمان کرد مزگەوتەمان نەکرد قیامەت نایە ئەمە ئێوە چۆن ینی تەفسیریەکەن و ئەمانە ئەوەیە کە ئیتر گرنگی نەدەیت بە آخر کێشەکە ئالێرەوەیە مامۆستا بە ڕێزەکان ئەم بابەتە فیقییان وروژاندووە تاکی موسڵمانیش خۆی لێ بارێزێ لە کاتێکە تۆ ئەگەر سەرنج بەی بەس کسوەی کەعبە
کوسوەی کەعبە لە مەکەی پیرۆز ساڵانە ئەو ئاڵتونەی کە تایە ئەو خەیتە ئەو دەزوە ئاڵتونەی کە لە نووسینەکانە ئەنووسرێ بای 5 ملیۆن دۆلارە کە زیاد یعنی نییە کە ئەمە شتێکی زۆر زۆر خەیاڵیە ئەو کوسوەی کەعبەیە حدودی 15 بۆ 20 ملیۆن دۆلاری تێجێ هەموو ساڵێ بەم نەخشە و ئاەتی کە ئەنووسرێ ئەبینین ئەوە لەبەر چاوی تاکی موسڵمانایە ئەبینین کاتێک کە ئێمە ئەمانوێ کارێک بکەین هەکسەر حەڵاڵ و حرام یەکێکە لە بابەتەکان بۆیە مزگەوتەکانمان دوورە پەرێزن ئێستا من لە سلێمانە من دوو کارم کردووە یعنی ڕێکە نادەی ینی خەڵکەکە زۆرەکرێتەوە ڕەنگە بتوانرێ بەڵام مزگەوتانە بدە دەقە ناتوانانی تیانە دانیشیت یعنی کامل لە کاتی جومعە تووشی ئەسەبی هەمووی ڕەنگی تەنسیق هەمووی ڕەنگی خراپ لە ڕووی زەهنیەوە نەخۆش بۆ نمونە ڕەنگ هەڵبژاردننی ڕەنگمان هەیە نەخۆشە تۆ ڕەنگە نەخۆشە هەڵەواسی بە دیوارێکە یا بە پایەکە ئێمە تەسیری لەسەر نەفسێتی بەرامبەر هەیە ئێساچێ ئەو ڕەنگە هارمۆنیانە هەڵەبژێرن کامی ڕەنگی نەخۆشین بۆ نمونە قاوەی نییە سوور نییە ینی سەوز نییە هەمووی گۆڕاوە تەلوینەکەی ئەوسا ئەفۆنیە ئەکرێ ئەم جوانوسی نەخشە سازیە لە غێری مزگەوتی شا بەکاربێنە بۆن لە ماڵ بەکاری بێنی لە باخەکە بەکاری بێنی لە کۆشک بەتایبەت دەست ئێمە کافتریا گەلێکی زۆری سونەتیمان هەیە توانین لە هەموو شوێنەکەکرێ بەڵام عەقڵێتە تۆ تا چەند بڕوات بەم هونەرە هەیە ئێستا بۆ نمونە مەتاعیمەکانمان ینی ئەوبینی ئەو هەموو پارەی لە مەتاعیمانە سەرفەکری هەموو شتی ئامادەکراوی تەکنۆلۆجیایە پاش ماوەیە خۆی ڕۆحیەتی نامێن مەسەلەن بۆ نمونە کارەکرێت ئێستا زەغاریفی سوڵتانیمانەیە بۆ شوێنە گەورەکانەکرێ حتا لەگەڵیشە ئەکسسوارات هەیە ئەکسسواراتی حتا لە شێوازی دانیشتن ئەو شتانی کە بەکاری ئەهێنی بۆیە هونەرێکی فراوانە بەڵام تا چەند گرنگی پێ ئەدرێ ئەوە بابەتێکە بۆ مستا بەڕاستی کاتێکی وامان نەماوە حەزەکەم لە کۆتاییە باسێک لەوە بکەیت کە چۆن گرنگی زیاتر بسرێ بەم هونەرە پێویستە کێ بەرپرسەلەوەی کە گرنگێکی زیاتر بگەڕێنێتەوە بۆ ئەماوە چۆنەوەکانمان پەروەردە بکەین ئەگەر کۆمەڵێک بەهرەمەندمان هەبێ بتوانین پەرە بەتواناکانیان بین تاوەکو لەم بۆوارانەیە خۆیان ببینەوە وڵا بەڕاستی بە یەکەمیشێک لە ئیشکالێتە هەرە گەورەکان هەر لە بە پرۆسی خوێندنەوە دەست پێکە هەتا گاتە ئاستی کۆتایی ئێستا بۆ نمونە خوێندکاری زانکۆ هەیە خوێندنی تەواو کردووە کاتێک خەڵی ئەبینیت ئەڵێ تازە چۆتە مەکتەب ئێستاش نازانێ ڕەبتی پیتەکان بۆ نمونە ئەگەر بۆ نمونە پێی بڵێ بنووسە پشتیوان هەموو حرفەکانە بە تاک لەگەڵا نووسێ بۆ چکە نا مەسەڵەن بۆ نمونە نازانێ ئەمە پرۆسەیەکی زۆر خراپە یعنی پەروەردە یعنی لایەکی لەم کارە نەکردوێتەوە کە من خۆم پرۆسەیەکی 1 ساڵ ئەزممویشم هەیە کە خۆم کوڕاستەیەکەم نووسیوە بۆ منهەجێکە بۆ جوان نووسینی سەرەتایی کتابەت یاین ئەوەی کە سازان پێویستم پێێتی لە خزمەتان یعنی من پرۆسەیەکە کە توانم بڵێم لە ماوەی ساڵەکە مناڵ خاستم ئیبتیدایی ینی کاتێکی زۆر باشە بۆ ئەوەی کە تۆ ئێستاش مناڵەکان ئەگەر تۆ سەرنج بی زۆربەمان قەڵەم زۆر بە خراپی ئەگرین ئەو مامۆستا یەکی ئیبتیدایی کە زۆر خراپ نەیزانیەوە پرۆسێ بۆ نمونە هەمانە قەڵەم ئاوا ئەگرێ هەیەە نەوعێک دەسی ئینەکە ئەبێ ئەوە شێوازی گرتنەکەشی بابەتێکی هونەریە ئەوە لە پرۆسەی پەروەردە بێجێکرێتەوە کەچی بەداخەوە یانی ئێمە زۆر محاولەشمان کردووە ئەو دەرگایەشان داخستووە شکان بابەتێک کە هەروەکو وتم پەیوەستە بەوەی کەوا ئێمە ئامادە نین خزمەتی کولتوری عەرەب بکەین کە بەداخیشەوە لەوانەیە لە زۆر شوێنی کە خزمەتیان بە عەرەب کردبێ زۆر سپاسدانەکەم سپاس بۆ بدەرفەتە بەڕێزی مامۆستاگیان زێتمان نای زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستان هەرۆقادر بۆ ئومێدەی کە هونەری جواننووسی و نەخشە سازی ئیسلامی هەمیشە لە برە و گەشەکردنە بێ ئاگەر مودەیەکی شەبێ زۆر گرنگی پێ نەدراوی بۆ ئومێدەی کە لەمە دووە ئەوە بەرەو گەشە و نەشونماکردن هەنگاو بنێ
بەڵێ ئەزیزان لەم ماوەیە و لە ڕۆژی هەینیدا بەڕاستی وداکی گرنگ ڕوویە ئەویش پرۆژەی میهاد بوو میهادی قورئان کە لە سەرجەم شار و شارچکەکانی هەرێمی کوردستان بەڕێوە چووە دەنگدانەوەیەکی زۆری لە هەموو کوردستان بەدەست هێنا بۆ پێی کە بەشداروێکی زۆر بەژاریان تێدا کردبوو بووە ئەمڕۆ چەند ڤیدیۆمان لە شارە جیاوازەکانەوە بۆ ئامادەکردون و لە ڕانیەش تاقیکردنەوە لەم پرۆژە گەورەیەدا ئەنجامدرا پێکەوە بینەری ئەو ڤیدیۆمان قورئانەکەم مەیلی ڕووناکی ژینم بە نووری تۆیە گەر من ببینم نەغمەی جەننەتی خوڕپەی دڵاکەم باخی زانستی تۆی دڵاکەم یاسای ژیانم دەستوری بوونم یاسای ژیانم زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە بەشداریم کردووە لەو پێشبڕکەیەدا زۆریش خۆشحاڵم هەلی من ئەوە نییە مەرج نییە بڵێن ئیلان یەکەم بم ویان بڵێن ئەوەی کە داوای دەکەن دەڵێن ئەوەندە خەڵاتی هەیە مەرجی من ئەوەیە بڵێن میهمەوەی بەشداربی لێرەکانە و دانەبڕێ هەلی من ئەوەیە کە دانەبڕێم و بەشدارم زۆریش خۆشحاڵم زۆریش خۆم بە خۆشحاڵ دەزانم کە بەشدارم لەبەر خاتی قورئانەکە شەوا من دڵم خۆشە بە قورئانەکە و زۆرم قورئان خۆش دەوێت من لە ماڵشدا هەمیشە پێم خۆشە دائیم و ساعت قورئانەکەم بەدەستیەوە بێ ئەنی وەک بۆتە هاوڕێ لەگەڵم قورئانەکە بۆتە هاوڕێ هەمیشەیم لە ماڵەدا بە دڵنیاییەوە بە خۆشحاڵیشەوە منداڵەکانم لە ماڵێ بووکەکەم زۆر هانیشی دام کچەکەم کوڕەکانم ئەنی پیاوەکەم زۆر هەمویان دڵخۆشن بەوەی کە من بەشدارم ئەنی بڵێم بە تایبەتی بڵێم خوشکەکانم هەمویان هەر زۆر ئەوەنە دەڵێنە تو ماشەڵڵا ئەوەی باشە تەیە ینی کە دڵم ئەوم لەبەرکردم لەو پێم دەڵێنە تو قورئانەکەیان بێشکێت تویان ینی لەو تەمەنی داوای لەبەر دەکەی زۆریش خۆشحاڵم هەمویان هیچیان بەربەز نین لەبەر بەڵێ قورئانەکەم مەیلی ڕووناکی ژینم بە نووری تۆیە گەر من ببینم وڵای خۆشەویستی خوای گەورە و خۆشەویستی دینی خوای گەورەیە کە ئێمە سەر ڕای ئەرکی خۆمان ئەرکی دایکایەتی بەڕاستی ئەرکە لە سەرمان بەڵام ئێمە بۆ خۆشەویستیمان بۆ قورئانی پیرۆز و بەرنامەی دینی ئیسلام ئێمە دەستمان کرد بە لەبەرکردنی قورئان و هەوڵماندا بەسەر بەبەستەکان خۆشەویستینێ و دڵ و دەروونم خۆشەویستینێ و دڵ و دەروونم خۆشحاڵم بۆی کە من کە لەگەڵی کە خاوەن منداڵیشم بەشداریم کردووە چونکە پێم وایە ئینسان هەبوونی منداڵ ڕێگرنی لەو کارانە لە بەشداریکردن لەو جۆرە پرۆژە و دەرسانە ئەسڵەن وە باشترۆک پێشتر ئاماژەم پێکرد دایکان زیاتر بەشداری ئەو جۆرە پرۆژانە بکەن چونکە هەروەک پێشتر ئاماژەم پێدا منداڵ پەروەردەی دایک هەڵدەگرێت کە دایک خاوەن باگراوندێکی سەقافی و دینی بوو منداڵەکەشی هەمان شێوە لە داهات لە بۆ شێوەی دایکی دەرەچێتەوە بۆیە پێویستە دایکان منداڵ لە هەموو دایکێک دەکەم کە بەردەوام بەشداری لەو جۆرە پرۆژانەدا بکەن تاکو لە پێناو بنیاتنانی داهاتێکی پێش بۆ یاران شەوقی تۆ باسە لە نێو سینەمدای چەشنی هەناسە لە کۆڕی یاران شەوقی تۆ باسە پرۆژەی میهاد بۆ لەبەرکردنی سوڕەتی ڕەحمان وەک پەرچەکردارێک دژی ئەو بڕیارانەی کە ئەو ڕێکخراوانەی کە کاری بانگخوازی دەکەن بۆ لەبەرکردنی قورئان و بانگەوازی دەکەن و لە سنووری ناوەندی ڕانیە بگرێت 2000 کە زیاتر تێیدا بەشدارە ئەمە جێگای دڵخۆشیە کە دەبینین مسلمانان بە جۆش و خرۆشەوە کاتێک دەبینین لە هەر جێگایەک بڕیارێک یاخود شتێک دژایەتی دینەکەیان بکرێت دژایەتی بەها بەرزەکانی ئیسلام و کۆمەلگا بکرێت دەبین بە جوانترین شێوە بەدەمیەوە دێوە سوپاسخوای دەکەم کە من خۆم و کچەکەم و هاوسەرەکەم بەشدارین دەستخۆشتان لێ دەکەم خوای گەورە سەرکەوتان کە ئێستاها هەست دەکەم کە مەلایکەی خوای گەورە هەموو چاودێریمان بەسەر دەکە لە بەرەوەی سوڕەتێک لە سوڕەتەکانی قورئانی پیرۆز لەبەرمان کردووە و خەریکی امتحاناتی سوپاس بە خوای گەورەجا ئەوەی کە لەوەیان کە لە ماڵێ ینی دایم قورئان و شتانە بەکاردێنم کە کچەکەشم زۆر حەزی لێ ینی خوێندن و ئەوە لەبەرکردنی قورئانی هەندێک لە دزوی هەمەشی لەبەرە بەس لەوەی داگوتی من دەبێ هەر بەشداری بکەم لە کات داگوتمەوە بۆ گەورانە کوتیار حەزم لێ بەشدارکەم کەمێکی ئەوە کردبوو بەس بەو شێوەی نەبوو بەس لە خوای بەزاد بێ سوپاس خوای گەورە دەکەم کە بەشداری کردووە خۆم و هاوسەرەکەم منداڵەکەمان بەشداری کردووە إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر ئارام گیانم
تیماری دردم تاق شفای تو باهی سردم قرآنکم ای چرا کیدینم سارێژی هەرچی ژان و برینم قورآنەکەم ئەی چراکەی دینم سارێژی هەرچی ژان و برینم ئەزیزان بابەتەکانی ڕۆمان هونەری وەکچۆن لە سەرەتای بەرنامەکە و لە یەکەم تەوەرەیە باسی جواننووسیمان کرد لە تەوەری دۆماندا باس لە هونەرێکی تر دەکەین ئەویش هونەری وێنەکێشانە هاوکارانمان لەبارەی ئەو هونەرە جوانەوە لەلایەن ئەو کەسیان بەهرەمەندەوە فیچەرێکیان بۆ ئامادەکردین و باس لەو هونەری دەستڕەنگێنی دەکا پێکەوە بینەریت. سلااوان لێبێ و بەخێر بن من کۆڕاز ڕێوار ئەندازیاری تەلارساس لوکسۆر گروپ لە ساڵی 2020 لە مانگی 11 دامەزرا طبعاً فکری دانانی لوکسۆر بۆ ئەو فەراغە هونەریە ئەگەڕایەوە کە ئێمە لە کوردستان بە ئام هەمان بوو لە ڕووی تابلوی هونەریەوە و ئەو کەسانشی کە تالبی تابلوی هونەری بوون لە دەرەوە ئەیان کڕیان بەڕێگایەکی دوور دەستیانەکەوت ئێمە هەوڵمانە ئەو فەراغە پڕکەینەوە بە دانانی ئەم پێشانگە لەم شێوازە وردە وردە شاکەمان گەورەتر کرد تاکو گەشتوتە ئەم مەرحەلەی ئێستا لە سەرەتا ئەوەی کە ئێمە دیقەتمان نابوو تەبان ئێمە لەناو کوردستانە ئارتیسی بەناوبانگمان زۆرە بەڵام بەداخەوە ئەو هەلیان بۆ نەرەخسا بوو ئەو بواریان بۆ نەرەخسا بوو کە بتوانن تابلۆکانیان بگەن بە زۆرترین کەس و لە ماڵەکانە وجودی هەبێ لەبەرەوە ئێمە وەکو ناوەندێک وەکو مؤسسەیەک وەکو دامەزراوەیەک هەوڵمانە کە زیاتر تابلوی هونەری بناسین بە خەڵک لە ڕێی ئەو دیزانیانی کە بڵاو ئەکەین و لە ڕێی ئەو ئیشانی کە کردومانە ئەنی خۆشبەختانە ئێستا کە کۆمەڵی خەڵکی زۆر شەیدای تابلوی هونەریە و داواکاری تایبەتی لەسەرە کە فەراغێکیان هەبێ لە ماڵەکەیە بۆشایەکیان هەبێ بەدل لەوەی کە لە ماتریاڵە قورسەکان بەکارهێنن ئێستا تابلوێکی هونەری دائنێن لە شوێنەکە هەم ماڵەکەیان جوانترەکە هەم کولفەیەکی کەمتری تێچێ هەم ئارامێک و ئاسودەیەکە بە ڕۆحی خۆشیان لەناو ماڵەکەیە کە جیاوازە لە ماتریاڵەکانی تر. من هەندریان ئەحمەد دیزاینەر و ئەنیمەیتەر سەرەتا وەکو ناوی لوکسۆر لوکسۆر ئەگەر سەیرکەی سەرەتا بۆچی ئەم ناوە نرێراوە بۆچی ناوی لوکسۆرمان هەڵبژاردووە زۆر گەڕین بۆ ناو ئێمە گرنگی زۆر بە ناوین چونکە ئەمە بە براند دەبێت وردە وردە کارمان لەسەر ئەوە کردووە سەرەتاش چیمان کرد گەڕین لوکسۆر خۆی ناوێکی میسری قەدیمە میسری کۆنە ئێستا ناوی شارەکە شاری ئەقسەرە بەس لە کۆنا ناوی لوکسۆر بووە بۆیە لوکسۆرمان هەڵبژار چونکە ناوەکە مانای حەزارەت هەڵەگرێ لە خۆیان لوکسۆر شارێکی فەخم بۆ کە سەرەتای حەزارەت لە میسر بووە لەبەر ئەوە ئەو ناوەمان هەڵبژاردووە چونکە ناوێکی ڕاقیە ناوەکە دەلایلە جوانیەکە لە حەزارەتەکە ئێمەش پێمان باش بوو کە ناوی شوێنەکەمان ناوی براندەکەمان بنین لوکسۆر لەبەر ئەوەی کە هەستەکەین پێویستە ئێمەش وەکو وڵاتانێکە حەزارەتی تابلۆ زۆر زۆر لە ئاستێکی کەمەوە بەرزکەینەوە بۆ ئاستێکی نەزم لەبەر ئەوە ئەو ناوەمان هەڵبژاردووە دیزاینەکان ئێمە بۆ نمونە مشتریەکێت سەردانمانەکات ئەڵێت ئەم شوێنانم هەیە پێویستم بە چەند تابلۆیەکە سەرەتا ئێمە پرسیاری لێەکەین حەزی لە چ ڕەنگێکە حەزی لە چ ستایلێکی تابلۆیە چونکە
بەپێی قەنەفەکەی بەپێی ماڵەکەی هەیە ماڵەکەی کلاسیکە بۆیە ئەبێت چی بکەیت ئەبێت تابلوی کلاسیکی بۆ دابنرێت ناکرێت ئەبستراکتێک لەگەڵ کلاسیکەکە دابنرێت ئێستا ڤێلای وا هەبووە لە بەرزایەکان ئیسلێمانی کە ڤێلا 1000 مەترەکان گەورە بووە کامل ماڵەکە دیزاینەی کلاسیک بووە بانیان کردوین کە دیزاینیان بۆ بکەین دیزاینمان بۆ کردووە تابلوکانی هەموو کلاسیکە چونکە وا ئەخوازێت کە کلاسیک بێت چونکە هەمووی خەشەبیە تۆڵی مەلەکیە گۆڵدی زۆرتیا بەکار هاتووە قەنەفەکانی هەمووی شانەکانی نەخشدار و کلاسیکە لەبەر ئەوە ئەبێ کلاسیک هەڵبژێت ماڵێکی مۆدێرنیش ئێستا عادەتم زۆربەی ماڵەکان زۆربەی شوێنەکان ئەساسەکەی مۆدێرنە دیوارەکەی تۆڵی گەچتیانێ دیوارێکی سادەیە بۆیە ستایلی مۆدێرن بۆ ئەوانە گونجاوترە و ئەوانە هەڵبژێرن. ئێمە لە سەرەتاوە تابلۆکان کە ئەمان هێنا و ئیشمان نەکرد لە دەرەوەمان هێنا بەڵام دواتر خۆشبەختانە کۆمەڵی ئارتیستی باش کە لە کوردستانە بەعام توانایەکی باشیان هەبوو بەڵام ئیشەکانیان دیار نەبوون ئێمە هەڵمانە سوود لەمانە وەرگرین بەچی بەوەی کە بتوانین ئیشیان لەگەڵا بکەین خۆشبەختانە ئێستا 13 ئارتیستی ناوخۆمان هەیە و چەند ئارتیستێکی دەرەوەش بۆ کەسانی کە حەزیان لە ئیشی دەرەوەیە ئەم 13 کەسە کە لێرە بەردەوام ئیشمان لەگەڵا ئەکەن توانایەکی زۆر باشیان هەیە یعنی زۆربەی تابلۆکان کە سێریکەی تابلۆی ئەوانە و لەڕای خۆمانەوە تابلۆکان بۆیان نێدراوە دروستیان کردوێتەوە و تەڵەبیشیان زۆر لەسەران ئاین سواز بخوا توانیمانە بەس بۆ ئەو کەسانی کە ئیشمان لەکەن بۆ 13 کەس بۆ 13 عیلە هەلێکی کاری باش بڕەخسەین بۆیان. سەرەتا ئێمە کە دەستمان پێکرد لە ناو شاری سلێمانیە دەستمان پێکرد پێشانگایەکماندانە لە شاری سلێمانیە خۆشبەختانە وردە وردە لە ڕێی ئۆنلاینەوە گەورەتر بووین و تابلۆمان نرد بۆ شارەکانی تری کوردستان و عێراقیش ینی بەدەر لە شاری هەولێر و شاری دووهۆک و شارەکانی جنوبیش تابلۆمان نردووە و خۆشبەختانە ئێستا ئێمە حالیان دوو پێشانگامان یەکیان لە شاری سلێمانی یەکیان لە شاری هەولێرە هەر فەرعی خۆمان و هەر فەرعی لوکسۆرە بەدەر لەوە حالیان ئیش لەسەر وێبسایتێک ئەەکەین کە ئێمە بتوانین تابلۆی ناوخۆی کوردی بە ئارتیستی کوردی بچێتە دەروی وڵات یعنی هەدەفەکە ئەوەیە بێ بە براندێکی عالەمی بۆچی ئێمە بتوانین لە دەرەوە قەنەفە بێنین فلانشت بێنین فلانشت بێنین بۆچی تابلۆی کوردی بە ئارتیستی کوردی نەچێتە دەروی وڵات بۆچی نەبێ بە براندێک ینی چیمان کەمترە لە شوێنەکانی تر خۆشبەختانە تابلۆشمان فرۆشتووە ئێستا حالیان چەند جار تابلۆمان نردووە بۆ ئەمریکا بۆ بەریتانیا بۆ وڵاتەکانی تری ئەوروپا بە نمونەش لە پێیجەکەمانەتیاتی کە نردومانە بۆ شوێنانە و تابلۆکان سواز بخوا چۆتە دەرەوە بە ناوی لوکسۆرەوە و براندێکی کوردی خۆماڵی. سەرەتا خۆم وەکو ئەندازیارێکی تەلارساز حکومەوەی کە ئیشەکەمان زیاتر لە ناو ماڵایە زیاتر ئینتێرە دیزاینە دیقەتمانە فەراغێک هەیە و پێویستیەک هەبوو بۆی کە ئێمە بتوانین ئەم دیزاینانی کە بە تابلۆ لامانە بتوانین لەناو ماڵەکانە بەکاری بێنین بە گونجاندن لەگەڵ ڕەنگی ئەساس و فێرنیچەری ماڵەکە خەنەفە و ئەم بابەتانە لە کاتی ئیشکردنمانە بە حکمی ئیشەکەی خۆم لە کاتی ئیشکردمانە هەستمانە کرد خەڵک بێزار بوو لە بەکارهێنانی سلاب و کۆمەڵی ماربڵ ئەم بابەتانە چونکە تۆزێ تەقلید بووە ینی هەج ماڵێک سێرتە کرد هەمان شت بوو یاخود MDF یاخود تەختە تۆزێ ماڵەکەشی قەرباڵغە کرد لەبەرەوە هەستمانە کرد پێویستە کا شتێکی تر هەبێ بەدیلێکی تر هەبێ کە هەم کولفێکی کەمتری بوێ هەم گۆڕانکاریەکی ئاسانتر بێت لە چەند ماتریاڵی ترە ببنە تۆ دیوارێکت هەیە 4 مەترە سلابێکیەکەی سەر و 2000-3000 دلاری تی ئەچێت لە کاتی گۆڕینەکەشە هەم ئیزعاجێت و ئەبێ شکانی بۆ بکەیت و فڕێ بێت و ئیسفادە لە ماتریاڵ ناکرێتەوە بەڵام تۆ توانین دیوارێکی 4 مەتری بە تابلۆیەکی مەتر و 82 مەتر پڕی بکەیتەوە هەم ئەو جوانی هەیە هەم لە هەمان کاتە ئارامیەک کە بۆ دانیشتوانی ماڵەکە چونکە خۆ دەزانی ماڵ تۆ بۆ ئارامی خۆتە بۆ نییە کە بۆەیە کە تۆی ساحەت کە لە ماڵەکە نەک زیاتر مێشکە مەشغوڵ بێت و هیلاکت کات بۆیە هەڵبژاردننی ئەم ئیشە لەگەڵ پیشەکەی خۆمە ئەوکو ئەندازیارێکی تەلارساز زۆر ڕەبتی گرنگیان بێکەوە هەیە و سوودیشمان لێبینیوە. خۆی سەرەتا تابلۆ یەکەم کەس کە لەبەریا داعانیشێت یەکەم کەس گرنگە کە لە ماڵەکەی ئاشێت ئێمە پێی ئەڵێن ئەم تابلۆیە بۆ ئەو شوێنەی تۆ گونجێت ئەم تابلۆیەش بۆ شوێنەکەی تۆ ناگونجێت زەوقی خۆیەت ئێو کاتە چونکە هەر یەکە و حەزێکی هەر یەکە و بە شتێک ئارامە بێتەوە هەر یەکە و شتێکی پێویستە کە لە ناخی تۆزێکە ها ئارام کاتەوە لەبەر ئەوە ڕای مشتریەکە ڕای کەستمەرەکە زۆ گرنگترە ئێمە چەند اختیارێکی بۆ ئۆکەین
ئێوە لەو چەند اختیارە 4-5 دانەی زۆر بەدڵە بەراورد ئەکات لە بینیانە بۆ نمونە 2 دانە ئەمێنێتەوە ڕاوش بە ئێمە کە ئەڵێ تۆ کامیان پەسەند دەکەی من وەکو خۆم ئەڵێم بۆ نمونە هەردووشیانە گونجە لەگەڵ شوێنەکەی تۆ بەڵام ئەمەیان جوانترە ئەیتر حەسی ئەویشت زۆر دەورە بینێ بۆ هەیە ئەوە اختیارکات بە ڕاوێژی ئەمە چونکە ئێمە زیاتر لە ناو کارەکەین زیاتر لەزانین چی ئەگونجێت ئیتر دووبارە قەراری کۆتایی بۆ کەستمڕەکەیە تابلۆ بۆ ژووری نووسن و میوان و مەژووری مناڵان بەپێی قیاساتی شەگۆڕێت هەم بەپێی تابلۆکە شەگۆڕێت عادەتەن ژووری مناڵان پێویستی بە تابلۆیەکە کە دەلالەتکە لە حەز و خولیەکانی ئەو مناڵە ناکرێتەوە تابلۆیەکی ئەبستراکتی ڕەفی بۆ دابنیت کە لەگەڵ خولیای مناڵان نەبێت زۆر گرنگە ئێمە مشتەکانمان کەێت بۆ ئێرە ئەڵێ تابلۆی بۆ ژووری کچەکەم یان کوڕەکەم باشە ئێمە چەند پرسیارێکی لەکەین مناڵەکەت حەزی لە چییە حەزەکە بێ بە چی حەزی لە چ ئەلوانێکە بەچی مرتاحە بەچی نامرتاحە بەپێی ئەوانە چەند اختیارێکی جوانی بۆ دائانین کە دەل لە حەز و ئاواتەکانی بکات وەکو ماڵەکانی ئەوروپا کە زۆر جار ئەیبینین هەمووی ئەو شتانە بە مەبەست دانراوە ئێستا لە 2022 تابلۆ زیاتر بەرەو ئەبستراکت مۆدرن خەڵک زیاتر حەزی لە ستایلی مۆدرنە چونکە وردە باوی کلاسیک نەما چونکە ئەگەر خۆی بیری لێکەیتەوە تابلۆی کلاسیک دارێک بۆ نمونە فیگەری مرۆڤێک سروشتێک سەیری ئەەکەیت یەک جار ئەمە سروشتە لی تێئەگەم بەڵام ئەبستراکتەکە هەر کەسە شتێکی تێئابینێت ئێستا و تابلۆ هەر کەسە شتێکی تێئابینێت بەپی کەسەکان ئەگۆڕێ خوێندنەوەی جیاوازی بکراوە هەر لەبەر ئەمەشە ستایلی ئەبستراکت دروست بوو چونکە خەڵک بێزار بوو لەوەی کە ببینێت ئەمە سروشتێکە تەواو بەڵام ئەبستراکتەکە هەرێکە و لەگدانەوەیکی جیاوازی بۆ ئەکات لەبەر ئەوە ستایلی ئەبستراکت زیاتر ئەڕوات و عادەتەن قەنەفەش ئەساسی ناوماڵ زۆری بەرەو ڕێچکەیەکی مۆدرن ئەڕوا دیقەت بە هەر لە بیناکانەوە هەر لە بینە تەلارەکانەوە هەر لە تەلارەکانەوە سەیکە هەمووی دیزاینێکی مۆدرنی بۆ کراوە عادەتەن ئینتریەری ناوماڵەکانیش بە هەمان شێواز دیزاینێکی سەردەمیانی بۆ کراوە مۆدرنە تۆڵی مەلەکیتیا بەکار نهاتووە خەشەب زۆر بەو شێوازە زەقەی جاران بەکار نهاتووە کە نەخشی تیابێت هەمووی سادەیە بۆیە لەگەڵ ئەم سادەیە چی جوانە تابلۆیەکی ئەبستراکت جوانە تابلۆی هونەری تەقەن مێژووی تابلۆ زۆر کۆنە بەڵام تابلۆی هونەری ئەتوانین بڵین وەکو توێژەران ئاماژان پێکردووە وەکو شارەزایانی بواری دیزاین ئاماژان پێکردووە تابلۆی هونەری هۆکارێکە بۆ ئارامی ڕۆح بۆ ئارامی مێشک تۆ لە ماڵەکە دائنیشی لەوانەیە 4 ساعت 5 ساعتی ژیان لە ژوورێکی دانیشتنە لە ژوورێکە بەسەربەری چ ئەوەی کە تۆ تابلۆیەک بەرامبەرت بێت کە بتوانیت ساعتی 2 ساعت سێریکیت ئارام بیتەوە لەوەی کە شتێکی ماتریالێکی سادە یاخۆت هیچ نەبێت دیوارەکە سادیەکی تیا بێت هەر زیاتر مێشکە مەشغوڵەکات تۆ بەڕۆژ سەرقاڵی هیلاکی ئەڕۆیتەوە ماڵەوە بۆ ئیسراحەتێ بکەی پێویستەکە شتێک هەبێ هەم نکاتەوە لەبەرەوە تابلۆی هونەری گرنگە لە ماڵە هەبێ و پێویستێکی هەمیشەی لە ئێستا پێویستیەکە سەرەتا کە کڕیارێکی بەڕێزیێتە پێشانگاوە سێری تابلۆکانەکە ئێمە لە پێشانگایە هەم فەرعی سلێمانی هەم فەرعی هەولێرمان 200 بۆ 300 تابلۆی مەوجود هەیە ئەگەر ئەم تابلۆیانی بەدڵ بێت بگونجێ لەگەڵ ئەساسی ماڵەکە خۆی حەزی لێ بێت لەوانە هەڵبژێرێ ئەگەر فەرەزن ئەمانی بەدڵ نەبوو یاخود هەستی کرد ناگونجێ یان نازانێت ئەم تابلۆی کە بەدڵێتی لەگەڵ ئەساسەکەی ئەگونجێ ئێمە اختیاری دومی بووەکەین کە دیزاینکردنە دیزاینکردنەکە بۆ شێوازەیە ڕسمی شوێنەکەیمان بۆ ئەنێرێ ڕسمی ماڵەکەی ئەو شوێنی کە ئێوە تابلۆ دانیە زایدەن ڤیدیۆیەکی کاملی ژوورەکە بۆی کە ڕەنگی پەردەکانی ئەساسەکەی بۆ نمونە فەرشەکەی بزانین چه ڕەنگە بەپێی ئەوە ئێمە دیزاینی بۆکەین دیزاینکردنەکە چەند اختیارێکی بۆ داین بەپێی حەزی خۆیان بۆ نمونە ژنوپیاوێکیان حەزەکەن تابلۆکانیان کلاسیک بێت زیاتر سروش بێت زیاتر ئەسپێک بێت زیاتر لەو بابەتانە بێ ئێمە ئەو بابەتانی بۆ اختیارەکەین نەخێر هەیە حەزەکە ئەم بابەتانی تر بێت کە ئەبستراکتن ئەو تابلوانی بۆ اختیارەکەین کە ڕەنگەکانی ئەگونجێت لەگەڵ ژوورەکەی لەگەڵ حەزی خۆشیانە ئەگونجێت ئەو کاتە لەو اختیارانی کە بۆمان کردو لێ هەڵەبژێرن و
پاشان بە هەچ قیاسێک بگونجێ ئێمە بۆیان نەکەین یعنی هەچ قیاسێک بێ هەست دیزاین بێ بۆیان دروستەکەینەوە هەڵبژاردننی تابلۆ لە ژوورە بە پێی چەند ستانداردی ئەبێ ئێمە بە دوو شێوازی شەکەین یاخود هارمۆنی یاخود کۆنتراست هارمۆنیەکە ئەکسەرێتی ڕەنگەکان کە لەم تابلۆە هەیە هەوڵین بیگونجین لەگەڵ شتەکانە یاخود بە عکسەوە بۆی کە تۆ زیاتر تابلۆکە دەرکەوێت هەم شتەکانیش جوانترکە بە کۆنتراست ئیشەکەی کۆنتراستەکە واتە دژیەک بۆ منە تۆ قەنەفەیەکی ڕەساسی تەیە گۆشەکان نیلیە فەرشەکەت ڕەساسیە تۆ ناکرێت تابلۆک دانی کە زۆربەی ڕەنگەکانی ڕەساسی بێت ئەوە زیاتر ژوورەکەت ئەمرێنێ پێویستەکە ڕەنگێکی زەقەتە بێ لەوانەیە ڕەنگێکی بچووکە بێت لە ماڵەکە بوونە تەنها 4 گۆشەت هەیە ڕەنگی نیلیە کاتا بێت تابلۆک دانی کە ئەکسەرێتی نیلی بێت یاخود بە هەڵ ڕەنگی پەردەکەت ڕەنگێکی تایە ئەبێت تابلۆک دانی لەو ڕەنگە نزیک بێت یاخود بە فول کۆنتراست بێجێک دایان لەگەڵ ڕەساسیەک هیچ ڕەپێکیان بێکۆنی بەڵام کۆنتراستێکی چۆنەڵی گونجاون لەگەڵ یەکە هەم تابلۆکە جوانتر ئەکات هەم ماڵەکەت ئەساسی ماڵەکەت جوانتر دەرەخات خۆ ئەگەر تۆ ماڵێکتە بێ کامل ڕەساسی بێت تابلۆکی ڕەساسیش هەڵبژێری و کاتە تۆ شوێنەکەت ئەمرێنی یعنی چەند جا سوتفەی کیلۆ مشتری و توێتی ڕەنگەکانم ئەم ڕەنگانەیە هەموو ماڵەکەم ڕەساسی ینی ڕێک بۆ نەسەبم هاتووە مشتریمان لەگەڵا بووە تابلۆکی ڕەساسی هەڵبژێر تم مەی بە من حەز دەکەم بیفرۆشم بەس مەی بە لەبەر ئەوەی کە زیاتر شوێنەکەت ئەکوژی نەخێت ڕەنگێک دانێ کە زەق بێت کە بگونجێ لەگەڵ شتەکانتە بە دژیەک ئەو کاتە زیاتر تابلۆکە دەرەکەوێت و زیاتر ماڵەکەش دەرەکەوێت و زیاتر دڵکاتەوە لوکسۆر گروپ ئەمانجی ئەوەیە کە هەموو ماڵێک تابلۆیەکی هونەری لە ماڵەکەیە دانیە ئێمە ئەتوانین هەموو جۆرە تابلۆیەک بە هەموو قیاسێک بە هەموو دیزاینێک لە ماڵەکەیە دابنین یعنی ئەگەر کەسێک کڕیاری تابلۆ بێت ینی هەچ کەسێک کڕیارێ هەدەفی ئەوەی هەیە کە تابلۆ بکڕێت بێتە ئەم شوێنی ئێمە لێرە تێنابڕێت چکە ئێمە هەموو جۆرە تابلۆیەک بکەین و نمونەی ئیشەکانیشمان زۆر لە پێیجەکەیە بەردەسا و کاتە ئەتوانین کە سێری بکەن و شایەتی ئیشەکانمان کە چۆن چۆنیە سپاس بۆخوا ئێمە بە شخصی نیە ئێرە موئەسسەیە ئێرە دامەزراوەیەکە کە ئەبێ ئێمە کارەکەین لەسەر ئەوەی کە هیچ کێشەیەک نەبێت چونکە کەستەمەرکەیەتە ئێرە بە شێوازێکی زۆر ڕاقی مۆدێرن کێتە ژوورەوە مۆسیقایەکی هادی جەوێکی تایبەت کێتە ژوورەوە لەو دەرگایە ئەڵێ ئەچێتە فەزایەکی کەوە ئەچێتە جەوێکی کەوە مشتری وا هەبووە کە هاتوو وێرە دوێتی چەند پێویستم بەوەی ئالێرە بخۆم ئیسراحەت بکەم خۆشە چونکە بەجددی یعنی کوردستان بەعام وای لێ هاتووە مرۆڤ پێویستی بە ئارامەیە پێویستی بۆی ئیسراحەت بکات لەبەر ئەوە کەشێکی زۆر لە بارمان ڕەخساندووە مشتریەکانمان کردێن لە شوێنێکی ئارامە تابلۆکان هەڵبژێرن لەخوا بەزیاو بێت ئێمەش بەپێی توانە یارمەتی دەریانە بین هەم لە دیزاین و هەڵبژاردننی تابلۆ هەم لە هەڵواسینیشەوە زۆر جار قورسە هەڵواسینی تابلۆ بە مشتریەکە ناکرێت خۆی تااقەتی نییە خۆی لی نازانێت چونکە هەموو شتێک ستانداردی هەیە هەڵواسینیش ئێمە لە دروستکردنی تابلۆیە چەند شتێک بەکارەهێنین یەکەم شت کە کانفاسەکەیە ئەو قماشەیە ئێمە کانڤاسی مۆنمارتی فەڕەنسی بەکارێن کە لە ئەوە عالەمە تۆپە یعنی لەوە باشتر دروست ناکرێت بەدەر لەوە ئێمە بە دوو شێوازی بۆیە ئیشەکەین هەم ئەکریلیک هەم زەیتی ئیشەکەین کە هەمووی موادی ئەسلی بەکارێنین لە ئەکریلیکەکە ئەکریلیکی ئەڵمانی بەکارێنین چونکە ئەکریلیکی ئەڵمانی کواڵیتیکی زۆر بەرزتری هەیە مدەتی مانەوەکەی زۆر زیاترە لە زەیتەکەش ئیتالی بەکارێنین چونکە لە زەیتە لە بەخی زەیتە لە ئیتالی باشتر نییە و چوارچێوەکانیشمان بینەسەری شتێکی زۆر تایبەتە ئەم چوارچێوەیە بزات چوارچێوەی مۆدێرن خۆی پێی ئەوترێت ئەمریکن ستایل فریم ئەمە ستایلێکی تایبەتە باریکە شێوازێک و فۆرمێکی تایبەت ئەبەخشێت بە تابلۆکە دیقەت بێت تابلۆ ئەگەر بەس قوماشەکە بێت و تەختەکە بێت فۆرمی نییە تێکەڵە بێتەوە باش ئەگەر سپیتیا بێت لەگەڵ دیوارگات دەمجە بێتەوە بەس چی جوانیەکات ئەو ئیتارە جوانیەکات بڵێ تابلۆکانمان مادەم بە ئەکریلیک دروستەکرێت ئەوەی ئەکریلیک بێت بە پەڕۆیەکی شێدار پاکەکرێتەوە چونکە ئەکریلیک ماوادێکە بە ئەو هیچی لێ نایەت بۆ تابلۆی زەیتیش بەپەڕ هەیە پەڕینە ئامۆشت بۆوانە پاکەکرێتەوە بە شێوازێکی زۆر باش بە ئەم کوردستان ئەگەر دیقەت بیت تابلۆ هەڵواسین عادەت نەبوو هەنێک کەمینە هەبوون کە دەرەوەیان دی بوو تابلۆیان ئەکڕێ و هەڵیانەواسی لە ماڵەکەیانە بەڵام ئێمە خۆشبەختانە لە ماوەی ئەم 2 ساڵەیە لە هەردوو شاری هەولێر و سلێمانیش هەوڵمان داوە کە چی بکەین کە
خەڵک وا لێ بکەین تابلۆ هەڵبواسێت چونکە تابلۆ مەفهومی تابلۆ بۆ ئەوەیە جوانیەک ببەخشێ بە شوێنەکەت یەکەم دووەمیش ئەوەیە کە ئارامیەک ببەخشێت بە دەرونی مرۆڤەکان بەخێرهاتنی ئێوەی بەڕازی شەکەم کەناڵی ئاسمانی پەیام بەخێربن سەرچاوان ئێمە هیوادارین کە ببینە هۆی گۆڕانکاریەک لەوەی هەم هەلێکی کاری زۆر باشمان ڕەساندووە هەر 11 ئارتیست ئیشەکات لامان ئەو هەموو مۆزەفە ئەو هەموو ستافی هەڵواسینە سواس بۆ خوای گەورە کە ئێمە یارمەتیدەری چەند ئایلەیەکیشین و هەوڵێکی زۆر باشمان داوە کە هونەری کوردیش بەرەو بەرز بەرەو ئاست و مستەوایەکی بەرز بەرینەوە و ئیشەڵڵا لە داهاتووە پلانی زۆر باشمان هەیە کە لوکسۆر براندێکی جیهانی بێت هیچ جیاوازیەک نەبێت لەوەی کە ئێمە تابلۆ بنێرینە دەرەوە نەک لە دەرەوە بێتە دەرەوە خەڵکی وڵاتانی کە پشت بە ئێمە ببەستن بە کەسی کورد بە گەنجی کورد ئیشەڵڵا ئەبینە هۆی ئەو گۆڕانکاریەکانە و سەرچاوان بەخێربێن سەرسەرماتن. بەڵێ عزیزان دووبارە دەستخۆشیمان بۆ ئەو ستافۆ بۆ بەرهەمە هونەریەکانیان و سوپاس بۆ ئاوکارانیشمان بۆ ئامادەکردنی ئەو بڕکێ ئێستاژ چینە لای ناوبڕێک و دوای ناوبڕەکە بەردەوام بین. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسینینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دیارە پرۆژەی میهات یەکێکە لە گەورەترین ئەو پرۆژانەی کە خزمەتەکە بە قورئان ساڵی پێشوو ئەم پرۆژەی ڕاگەیەنرا و قۆناغی یەکەمی جێبەجێکرا و ئەم ساڵیش قۆناغی دووەمی جێبەجێکرا و لە ڕۆژی 28 دەی 2022 ئەم پرۆژەیە کۆتا هەنگاوی جێبەجێ کرد و تاقیکردنەوەیان ئەنجامدا لە سوورەتی ڕەحمانی قورئانی پیرۆز دیارە کۆی بەشداربووانی ئەم پرۆژەیە کاتە زیاتر لە 33,000 کەس کە
بەشدار بووە لە تاقیکردنەوەی سوورەتی ڕەحمان و ئەم سوورەتە پیرۆزیان لەبەر کردووە لە هەموو شار و شارەشوەکانی هەرێمی کوردستان بەڕێوە چووە لە شارە زۆریش ئەم پرۆژەیە جێبەجێ کراوە و ئەچینە لای ڤیدیۆ کە هاوکارانمان دەربارەی ئەم بابەتە بەیان ئامادەکردین. نور على مر الزمان تألقا وأضاء للدنيا طريقا مشرقا وهدى من الرحمن يهدينا به للصالحات وللمكارم والتقى نور على مر الزمان تألقا وأضاء للدنيا طريقا مشرقا وهدى من الرحمن يهدينا به للصالحات وللمكارم والتقى هذا كتاب الله أعذب منهل أنعم به من مورد لمن استقى قد صانه رب العباد بحفظه وحماه حتى لا يضيع ويخلقا طوبى لمن حفظ الكتاب بصدره فبدا وضيئا كالنجوم تألقا وتمثل القرآن في أخلاقه وفعاله زۆر دڵخۆشم لە ناوچەوێنی تروتیان ئەم ئیمتیحانەیە کرێ ئەم سوورەتی ڕەحمان منیشتم دادڕەنگە منیش بەشداریەکەم منیش بەشداریم کرد بە پشتیوانی خوا بەشداریم کردیتر بە پشتیوانی خوای سەڵایتر خوا یارمەتیمان بدە وەڵا ساڵیمە کردیتر بەخواوە شەو وە ڕۆژ وەقەڵەم قورئان وەڵا هەر خۆم وەقەڵەم قورئان و ئەمبایل و لەخوا بەزیاویە ئەم ئیمتیحانانە گرنگە خەڵک بیکە ئارە وەڵا گرنگە و هەست و چۆنە کاتی بۆ ئەم جەوە ئیمان وەڵا هەستم زۆر خۆشە لەخوا بەزیاوی زۆر پێم خۆشە حەمد و سەنا بۆ خوا ئەم خەڵکە گشتیاوە لەخوا بەزیاوی هەمووی خەریکی قورئانە و هەمووی خەریکی دەرزە و لەخوا بەزیاوی ئینشەڵا بسوڵبان هەر زۆر خوا یارمەتیمان بدا لە پەنای خواوە زۆر گەورەیە ماشەڵا سوورەتی ڕەحمان لە معناکانی تێگەیشتم ئێستا ئەوسا هەر بەڵێ ئەم خوێندووە ئەم زانی قورئانە بەس نەمەزانی معناکانی چییە متدبرا والدمع من بين الجفون ترقرقا هذه صفات الحافظين كتابه حقا فكن بصفاتهم متخلقا يا حافظ القرآن رتل آيه فالكل أنصت للتلاوة مطرقا يا حافظ القرآن لست بحافظ حتى تكون لما حفظت مطبقا ماذا يفيدك أن تسمى حافظا وكتاب ربك في الفؤاد تمزقا يا أمتي القرآن حبل نجاتنا فتمسكي بعراه كي لا نغرقا ولتجمعي حول الكتاب شتاتنا حتى نزيل تناحرا وتفرقا ولتجعليه محكما في أمرنا وثقي بسم الله الرحمن الرحيم الحمد لله الخالق الإنسان بكل جمال ڕاستی پێشێکی بەخێر هاتنیەوە هەکەم و سپاسانەکەم گرنگیم تاقیکردنەوانە بە سوورەت لەوەدایە کە ئینسان هەموو کاتێک مێشکی لەگەڵ ئاەتەکانی قورئانی پیرۆزە بێت بە تایبەتی سوورەتی ڕەحمان کە یەکێکە لە ناوەکانی خوای گەورە زۆر گرینگە ئەم سوورەتە لە ئێستادا لەبەرەوەی هەنێک کەس لە ئەم لەولاوە بینرێت ئینکاری لە بوونی خوای گەورە کردەوە ئەم سوورەتە سوورەتێکی تا ڕادەیەک عەقیدەیە و باسی پاداشت و سزا ئەکات سوورەتێکی زۆر گرنگە کە ئێستا بۆ ئیمتیحان هەڵبژێرەوە بۆ تاقیکردنەوە و ئیشاءالله هەر کەسێک بەشداری لەم سوورەتەیە ئەکات تەنها بەشداریکردن نەبێ بەڵکو عەمەلکردن بە ئاەتەکانی ئەم سوورەتە ئیشاءالله بەکارپێکردنی قورئان خۆی لە خۆیدا گەورەترین نیعمەتە خۆی قورسی هەر ئینسانی خۆی متعال لە شتێکە بەهرەی پێبەخشە هەیە لە لەبەرکردن هەیە لە خوێندنەوە سپاس بەخۆی گەورەی ئەمە بەهرەی لەبەرکردنمان پێدراوە بەڵام کەسێک کە تەندروستیشی باش بێ ئەتوانێت 7-8 ئاەتە
لە ڕاستیە بەڵێ بیانوێ بەڵام نابێتە بەڵگە لەسەر ئەوە ئێمە سەحابەمانەیە لە تەمەنی 6 ساڵی 65 ساڵی هەموو قورآانی پیرۆزی لەبەر کردو وەکو ئەویش گەنج نەبووە وانە بێگومان ئیمامی عوسمان خی گەورە لێی ڕازی بێت لە تەمەنی 80 ساڵیا بوو و قورآانیشی لە نوێژا خوێن 2 جزء 2 نيشي وتوبهم لبرناك يا بوم ناكل ناتوانو مر الزمان تألقا وأضاء للدنيا طريقا مشرقا وهدى من الرحمن يهدينا به للصالحات وللمكارم والتقى نور على مر الزمان تألقا وأضاء للدنيا طريقا مشرقا وهدى من أكو عمر محمد بربسي ناوندي تانجري رخلاي قطابياني كردستان بروجي ميهاد بو صالي دوم پرۆژەیەکی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە کە پرۆژەیەکی سەرتاسەریە کە ئێمڕۆ نزیکەی زیاتر لە 32,000 کەس لە شار و شاوچەکانی کوردستان تاقیکردنەوەی سوورەتی ڕەحمان و تەفسیرەکەی دەکەن لە سنووری قەزای شارەزوویشەوە باڵەبجی تازە و زەڕایان و نەسر و قەلەگۆرەوە زیاتر لە 600 کەس ناوی نووسیەوە بەشدارە لە تاقیکردنەوەکەدا و هیوای سەرکەوتن بۆ بەشداربوون دەخوازین کە 12 ئەمرە و 100 خەڵاتی شایستە دابین کراوە بۆ بەشدار بۆ سەرکەوتوەکان و هیوای سەرکەوتنیان بۆ ئەخوازین. هەستی خوێندکاران چۆن بوو؟ هەستی خوێندکاران هەستێکی تا ڕادەیەک گروتینێکی باشیانە بوو لە بەشداربوون لە تاقیکردنەوەکەدا و بە گروتینێک و حماسێکی باشەوە هاتوون بۆ تاقیکردنەوەکە و بەژایکردن لە تاقیکردنەوەکەدا. لله أن يتحققا يا أمتي القرآن حبل نجاتنا فتمسكي بعراه كي لا نغرقا سپاس و دەستخۆشی تەواومان بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە سەرپەرشتیان پرۆژە گەورە و مبارەکەی کردو بە هیوای سەرکەوتن و بەرەکەتداربوون ئیش و کار و چالاکیەکانیان. بەڵێ ئەزیزان کۆتاتەوەری ئەمڕۆمان تۆرێکی تەندروستیە کە گرنگە ئێمە زانیاریمان هەبێت سەبارەت و لە ژیانی هەمومانە ڕوویداوە و لە فترێک لە ژیانمانە ڕەنگە تووشی ئەم حاڵەتە ئەو نەخۆشە بووین ئەویش پەستانی خوێنە هۆکارەکانی چین چارەسەری چیە و چۆن خۆمان بپارێزین چەندین پرسیار تاوتێ دەکەین لەگەڵ زۆبەڕێز دکتۆر سوارعەلی پسپۆری نەخۆشیەکانی دڵ و هەناوی کاکتۆر بەخێر بێ سپاس بەڵێن دەبوون لە زۆر سپاس دەکەین کاکتۆر سەرەتا پێناسەیەکی زانستی بکەین زەین پەستانی خوێن چیە؟ پەستانی خوێن بە شێوەی ئاسایی هەیە لە بۆڕێکانی خوێن بۆی خوێنە بچێت بۆ هەم بەشەکانی دەست بەڵام بەرزبوونەوەی پەستانی خوێن یان فشاری خوێن لەو کاتێ دروستە بێت ئەگەر بێت و لە سەروی نۆرماڵەوە بێت ڕاستەکەی سەر پێشتر پێناسەکە گشتگیر بوو ئامەتەر کەسێک زەختەکەی لە 140 بە 90 زیاتر بێ زەخت کەسەکە زەختی لەگەڵیان بەرزبوونەوەی پەستانی خوێنی لەگەڵە بەڵام ئێستا ڕاستەکەی لەم دوایانە ڕێنمایەکان جیاواز بوون گۆڕان بە تایبەتی لە ئەمریکا هەر کەسێک پستانی خوێنی بەرزبوونەوەی فشاری خوێنی لە سەروی 130 بە 80 بێت حسابی زەختی بۆ ئەکرێت بەڵام لە ئەوروپا تاوەکو ئێستا هەر چواردە بە دۆ کە ناو خەڵکە باوە یان 140 بە 90 حساب ئەکرێت هەر کەسێک بگاتە ئەم ڕێژەیە لە چەند جارێک دووبارەی کاتەوە لە دووبارەکردنەوەکەی ئایا لای دکتۆر بێت لە بڵند سەردانی کلینیکەکە لە خستخانەی حکومی یانتە بە متابعی ڕۆژانە یان بەکارهێنانی جیهازە ئەگەر بێت و بە بەردەوامی ئەم لەم ڕێژێ بمێنێتەوە حسابی بەرزبوونەوەی فشاری خوێنی بۆکرێ یان پەستانی خوێن. باشە کاکتۆر ئێمە هەر بەرزبوونەوەی فشاری خوێنمان هەیە خوددا بزانین فشاری خوێنیشمان هەیە هەردووکیان نەخۆشین یان بنا بەرزبوونەوەکە نەخۆشیە. بەرزبوونەوەی فشاری خوێن بڵێن بابەتێکی سەربەخۆیە و بە نەخۆشی دائەنرێت جار هەیە سەربەخۆیە جار هەیە لەگەڵ نەخۆشترێت بەڵام دابەزینی فشاری خوێن بڵێن بابەتەکە گشتگیرە زیاتر نیشانەیە لەگەڵ نەخۆشیەکی ترایەت یعنی وەکو بەرزبوونەوەی فشاری خوێنی بەرزبوونەوەی فشاری خوێن خودی خۆی چارەسەر ئەکرێ و جاریشە بە دوایە گەڕێت ئایا ئەمە
لەگەڵ نەخۆشی ترە هاتووە یاننا بەڵام دابەزینی فشاری خوێن هۆکارەکانی زۆر زیاترن بۆ منە کەسەکە جار هەیە هۆکاری بڵێن دەمارەکان نەخۆشی دەمارەکانە هۆکاری گرفتە غودەیەکانە جار هەیە هۆکاری کاتیە یا هۆکاری درێژخانە لەبەرەوە بابەتەکە گشتگیرە بەڵام پستانی خوێن ئۆتۆماتیک ئەچێتە زمنی ئێمە تقریم پاکیجێکمان هەیە 8 بۆ 9 خاڵەگرێتەوە پێیانترێ کاردیۆڤاسکولار ڕستێک ینی ئەمانەی کە مەترسی نەخۆشیەکانی دڵ و بۆڕێکانی خوێن لە هەموو جەستە زیاکەن لە زمنیانە پستانی خوێنە کە لە بەشی پێشەوەی لە خاڵەکانی پێشەوە خەڵک زۆر تووشی ئەبێ بەنسبەت ڕوودانی بەرزبوونی فشاری خوێن لە مشکلەکەمان چییە مشکلەکەی ئەومان هەیە ئەو کەسانی کە زەختیان هەیە زۆربەی کات نیشانیان نییە لەبەرەوە چەند نەخۆشیێک هەیە پیانوترێ سایلند کیلەر ینی بکوژی بێدان لە زمنیانە شەکرەیە چاوری خوێنە زەختە تەنها لە 150 کەمتریان نیشانیان تیا دەرکەوە بەڵام زۆربیان نیشانیان نییە ڕێژەکەی بەربڵاوە لە جیهانە ئێستا تقریبان جیهان لە 8 میلیارد تێپەڕاندووە لە 1 میلیارد زیاتر خەڵک تووشی زەختە بێت لە 8 کەسێک تووشە بێ ڕێژەی توشبوونەکەی بە دڵنیاییەوە بە دەرەجەی 1 لە تەمەنی 50 ساڵی بەسەرەوە زیاترە وەک لە گەنجانە لە قۆناغێکی تەمەندارترە نەخۆشی نییە لەبەرەوە هەنێ جار هەیە بن بۆ منە بۆ ماوەی دەورە بینێت کە 1995 ئەو کەسانە کە تووشی زەختە بن هۆکاریان نییە لەبەرەوە ئەبینیت لە چ خێزانێکەوە هاتووە چەند ڕسک فاکتەر توشبوون بە نەخۆشیەکانی زەختی تایە ئەبن لە تەمەنێکی گەنجتر لە 20 ساڵی 25 ساڵی لە 30 ساڵی کە ئەم دیاردە بەداخەوە زیای کرد وەکو جاران نماوە کەواتە بابێنە سەر هۆکارە سەرەکیەکان ئاماژەت بۆ کرد هەنێکیان ڕەنگە هۆکاری نەبێت بەڵام با بەگشتی تێ بگەین هۆکارەکان چین بۆ توشبوون بەم نەخۆشیە هۆکارە سەرەکیەکەی وەکو وتمان هۆکاری ڕاستە خۆی لە پشتەوە نییە کە ئەستانەوە بۆ 95 خەڵکەکە بەو شێوەیە یعنی ئەگەڕێنەوە هۆکارەکەی بۆ ئەگەڕێنە بۆنە پێکاتی بۆڕی خوێنەکەی ئەو کەسە جیاوازە لەگەڵ کەسێکی تر بۆ منە ڕەخبوونی تایە یان پێکاتی مادەکانی جیاوازە ئەمە بۆتە هۆی ئەوەی کەوە بۆ ماوەی دەورێکی گرنگی هەبێت لە خێزانێکی کە زەختیان مەک دەورێکی گرنگی ستادەی ئەمنێتەوە ستادەی بۆ منەجار هەیە هۆکارەکەی دەرمانە کەسێکەیە هەنە دەرمان بەکارێنێت بە تێپەڕبوونی کات ئەبێتە هۆی بەرزبوونەوەی فشاری خوێنێکی لەوانە مەسەری ئازارشکێنەکانە ڤۆڵتارین و ئەم بابەتانە کە بە شێوەیەکی درێژخان بەکار بێت ئەوێتە هۆی بەرزبوونەوەی فشاری خوێنیان کەسانە حەبی مەنع بەکارێنن بە تێپەڕبوونیکان هەندێک جاری هەنێ مادەی تر هێن کە لە بازارە هەن بۆ مەسلەی جوانکاری لەکی لە پێکاتەکانی کە لیکویریستی پێوترێ بە درێژخان بەکارێنش بێتەوەی بەرزبوونەوەی فشاری خوێن دکتۆر هیچ نەخۆشیەکەی هۆکار بێت بۆ بەرزبوونەوەی ینی نەخۆشیش هۆکارە بەڵێ ئەمە خاڵێکی تر مەسلەی کێشزیاد بوونە قاڵەوی ڕاستەخۆ پەیوەندی بە بەرزبوونەوەی فشاری خوێن هەیە زۆربەی ئەو کەسانێکە قاڵەوەن زەختیشان لەگەڵە ڕاستە هەمویان زەختیان لەگەڵان نیە بەڵام زۆربیان زەختیان لەگەڵە مەسلەی هۆکاری تر نەخۆشیەکانی گورچیلە هەر کەسێک نەخۆشی گورچیلە هەبێ گورچیلە و زەخت پەیوەندیکی ڕاستە خۆیان بەیەکەوە هەیە زۆربەی کات ئەو کەسانەی نەخۆشی درێژخانی گورچیلیان هەیە بۆ ماوەیی بێ زکماکی بێیان لەم کواتایانە تووشیان بۆ بێت زەختیان لەگەڵە لەبەرەوە گرینگە یەکێک لە پشکنانەی کە بۆ نەخۆشی زەختەکرێت مەسلەی گورچیلی هەم بە سۆنەر هەم بە فەسی خوێن مەسلەی تر هەندێک جار هەیە نەخۆشە غۆدەیەکانە بۆ منە کەسەکە غۆدەی چالاکە غۆدەی سامە لە زمنی غۆدەی سامەکە زەختیشی لەگەڵە یان کەسەکە بۆ منە نەخۆشی ترمان هەیە پێوترێ کوشن سندرۆم کە بریتێلەوەی کاوا لەسەر گورچیلەکانی هۆرمۆنێک زیاتر دەردرێت لە ئینسانی تەبیعی کە کۆرتیزۆلی پێوترێ ئەمانش زەختیان لەگەڵە بەڵام ئەمانە کەمترن ئێستا دیاردێکی تر توش بووە لە جیهانە کە بژێکی کە لە هۆکارەکانی زەخت بەڵام ڕێژەکەی کەمە مەسلەی لە ئەنجامی قەڵەوی شەوانە هەناسەیتەوە ناچێت بۆ سیەکان تووشی پێوترێ قەتعی هەناسایی کە لە ڕووی زانستی پێوتری ئۆبستراکتیڤ سلیپ ئەپنیە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی توشبوون بە زەخت و تێکچوونی کارەبایی دڵ زۆر باشە کاکتۆر لایفستایل تا چەندێک ئەگەری هەیە ئەوەی شاز لایفستایلی خەڵکی چەندێک ئەگەری هەیە بۆ ئەوەی کە لە تەمەنێکە ئەو کەسە تووشی پستانی خوێن بێت و زەختی بەرز بێتەوە کۆی ڕۆژانە خۆمان ئەیڵێن بەڵێ ئیتر ڕاستیەکەی ئەوەی کە گرنگە لایفستایل هەموو کاتێک دەوری هەیە لە زۆربەی نەخۆشیەکان بۆ منە کەسەکە لە عایلە کات و شەکرەی نییە شەکرەی تووشە بێ زەختی نییە زەختی تووشە بێ چاوری خوێنین چاوری خوێنی تووشە بێ ئەوەی کە گرنگە ئایا کەسەکە چالاکە یان چالاک نیە بۆ منە ڕۆژانە
بە شێوی پێویست ئەڕوادیاننا ئێستا ڕێنمایەکان تەکیل لەسەرەوەکەنە بۆم نەکەسەکە ئەکە ئیشی ئۆفیسی هەیە لە سەعاتەکە 5 دقه بۆ 2 دقه هات و چۆ بکات هەردانەنیشێت بەنسبەت جوڵە بەنسبەت وەرزشە وەرزش زۆر گرنگە زۆر کەسەکە جار هەیە کەسەکە زەختی هەیە دەرەجەیە کە بەڵام لەبەرەوەی کەسێکی وەرزشوانە وەرزشەکە هەفتانە 2 جارە 3 جار بۆ 5 جار ئەبینیت نیشانەی زەختی تیا دەرناکەوێت یان لە پشکینەکانە زەختی تیا نییە. مەسلەی خواردن یەکێکە لە خاڵە سەرەکیەکان بۆ مەسلەی توشبوون بە زەخت زۆر جار هەیە ئەو خواردنەی کە چەوری تێریان تایە بۆ منە خواردنی سوورۆکراویان تایە یان خواردنەی کە معلبات لە بەرە زۆربەی کات معلبات خوێ و مادەی تر بەکارێنرێ بۆ مانەوەی خواردنەکە ئەبینیت ئەو کەسانی کە ئەتیما دەکەنە سەر ئەو خواردانە بەداخەوە تووشی زەختە بن یان کەسەکە لە عایلێکەوە هاتووە تا ئێستا باش بە وەڵام بەهۆی خواردنی خراپەوە وای کردو پێشتر تووشی نیشانەکانی زەخت بێت. شێوازی خەوتن و کاتەکانی خەو ئەویان کاریگەری دروست بەنسبەت خەوتن لە ڕووی فسیۆلۆجیەوە ئەمە کۆرتیزۆلمان هەیە کۆرتیزۆل لە بەرە بەیانێکە بە شێوەیەکی زیاتر دەرەدرێت لە کاتەکانی تر لەبەرەوە گرنگە هەموو کاتێک کەسەکە 8 ساعتی خەوی خۆی هەبێت ئەگەر بکرێت بانیان زۆرتر هەڵسێت لەبەرەوەکو دەبینن دیاردەی مەسەرەی جەڵتەی دڵە جەڵتەی مێشکە زۆربەی کات بەرە بەیان ڕوادات هۆکارەکە شێ ئەم کۆرتیزۆڵە بە شێوەیەکی سروشتی لە بەرەبیانە زیاتر دەردرێن ئەگەر بێت و کەسەکە زووتر هەڵسێت جوڵەی هەبێت باشترە وەک لەوە کەسانی کە بەداخەوە درەنگانی شەوە خەون و درەنگانیش هەڵەسن ڕاست پەیوەندیەکە تا ئەوکو ئێستا ڕاستەوخۆ نیە بەڵکو پەیوەندیەکە ناڕاستەوخۆیە. کاتا کاک دکتۆر با بێنە سەر نیشانەکانی واتە من چۆن بزانم کە پستانی خوێنم هەیە نیشانێکی دیاریکراوی هەیە بەداخەوە پستانی خوێن زۆربەی کات نیشانە دروست ناکە بەرز بنی پستان خوێن تەنها لەو کاتانی کە زۆر بەرز بێتەوە کە زۆر بەرز بوو ئەو کاتە نەخۆش بە دوای خەستەخانە و کلینیک و ئەم بابەتانە سەردانی پزیشکەکات لەبەر ئەوە گرنگە هەموو 18 ساڵێک هەر کەسێ تەمەنی بگاتە 18 ساڵ ئەبێ پشکنینی پستانی خوێن کە بزان ئایا پستانی خوێنی بەرزە یان نۆرمەڵە و ئەگەر بێت و لە عائیلێک بوو نەخۆشی بڵێن زەختیان زیاتیا بوو ئەبێ بە گوێرەی متابعەی یەکەم بەردەوام بێت بۆ من ئەگەر بێت و جاری یەکەم 13 بە 8 بوو ئەبێ 6 مانگ داهات و متابعە بکات و هەموو 6 مانگێک بەڵام ئەگەر نۆرمەڵ بوو هیچ گرفتێکیان نەبوو کەسێکی تەندروست بوو ساڵانە ئەبێ متابعە بکات و ئەمە یەکێکا لەوەی کەوە پێشوەختە تەشخیص بکرێت نەک چاوەڕێی نیشانەکە نیشانە کەمتر لە 150 نیشانیان نیشانەکانیشیان سپێسیفیک نیە ینی تایبەت نین بۆ منەوەکو بەردی گورچیلە نییە کەسەکە کە ئازاری بۆ دروست بوو هەموو ماڵەکە ئەزانێکەوە ئەمە بەردی گورچیلێتی لە ئاستی گورچیلە بەڵام ئەو نیشانەکانی گشتگیر نیە زۆر جار هەیە کەسەکە بە گێژبوون ئەیگرێت کەسەکە بە ئازاری هەستەکە قورسایی لە چاوی لە بینینا هەیە هەستەکە وەکو جاران هێزی نەماوە بۆ منە پشتسەریەشەی تووشە بێت من لە حاڵەتی کە بەرزبوونەوەی فشاری خوێنە یان جار هەیە هەست بە ئازارێکی سنگی ئەکات لەبەرەوە تۆ ئێتیماد ناکەینە سەر نیشانە هەموو ڕێنمایەکان دانراون بۆ ئەوی کەسەکە پێش وەختە تەشخیصی بەرزبوونەوەی فشاری خوێنکە نەک چاوەڕێ بکات و بەهۆی نیشانەی بەرزبوونەوەی فشاری خوێن بێتە لای دکتۆر لەبەرەوە لەو کاتە بێت ئەگەری خوا نەخواستە مەترسی مانکەکانی زەختی هەیە وەکو جەڵتەی مێشکە جەڵتەی دڵە یان زۆر جار هەیە ئێمە لەم فترەی کەوا تا تەشخیصەکرد یعنی کەسەکە زەختی هەیە تا ئەو کاتی تەشخیصەکرێ ماکی بەجێشتەوە منە دیواری دڵی ئاوساندووە دەماری دڵی گرتووە تەسیر لەسەر گورچیلەی کردووە چەوریەکانی خوێنی تێکداوە لەبەرەوە گرنگە ئێتیماد نەکرێتە سەر نیشان ئێتیماد کردەوەیتەوە ئایا لە 18 ساڵی زەختت گرتووە یان نەتگرتووە ئەمە خاڵێکم دووەمیان ئەگەر لە عائیلێکەوە هاتوون نەخۆشەکانی دڵتان تیا بڵێن بڵاوە بۆ منە جەڵتەی دڵە چەوری خوێنە زەختە قەڵەویە هەر شتێکە 6 مانگ جارێک متابعەی زەختەکەی خۆی بکات بێجگە لە ڕێنمای گشتیەکان باشە کاکتۆر ئەگەر کەسێک تووشی ئەم نەخۆشیە بێت چۆن پەنابرێتە بەر چارەسەر یاخود چارەسەرەکانی ئەم نەخۆشیە کامانن بەڵێ چارەسەرەکانی بەدڵنیاییەکێکیان لایف ستایل گۆڕینی ژیانێتی ڕۆژانە لە ڕووی خواردن واتە ئەگەر نەخۆشەکە توش بوو بێ لایف ستایل بگۆڕی چارەسەرە بێ یان ئەوە تا پێش ئەوەیە لە هەموو مەرحەلەکانە یەکێکە کاریگەری هەیە چارەسەر بۆ منە کەسەکە لە عائیلێکە مەترسی نەخۆشی زەختیان هەیە ئەو لایف ستایل وایەکە درەنگتر توش بێت یان لەوانەیە هەر توش نەبێت دووهەمیان ئەگەر توش بووە لە ئمە ستەیجمان هەیە قۆناغمان هەیە بۆ زەخت زەختەکەی سەرەتایە مامناوان دەیان زۆرە ئەگەر سەرەتا بێتەوە 3 مانگ محاولی ئەوی بۆکەیت بەس بە ڕێککردنەوەی خۆراک و جوڵەی پێڵین پارێز
پێڵن پارێزی ئیتر پارێزی آخر خەڵک زیاتر پستی خواردنە پارێزی جوڵە و وەرزش یان دابەزینی کێش زۆر کارەگەرترە لە خۆراک بەتەنها یعنی ئێستا بە دیراسە دەرکەوتووە ئەگەر بێت و کێشت دابەزێنیت بەم کەسانی کە قەڵەون بۆی هەیە 8 بۆ 20 دەرەجە لە زەختەکەی دابگرێت کەکە لە هەمیان بەقۆترە دوو هەمیان خۆراکیت خۆراکی تەندروست ئەو خۆراکی کە دوایین خاڵ خوێنە سەر 8 بۆ 10 دەرەجە دای ئەبەزێنیت ئیتر ئەمان هەر یەک و خاڵێ بۆ منە کەمکردنەوەی خوێ 6 بۆ 8 دەرەجە دای ئەبەزێن لەو زەختەی کە هەیەی لەبەرەوە ئەگەر بێتەوە لە قۆناغی یەکەم بێتەوە محاڵی 3 مانگی بۆ ئەەکەیت بەس بە خۆراک وەرزش ئەگەر بێت و قۆناغی دووەم بێ چارەسەر و پارێزی ئەگەر لە قۆناغی سێم بوو چارەسەر و پارێزی ینی پارێزی لە هەموو خاڵەکان گرینگە لە تەشخیصکردن لە متابعە لە ماکەکان هەموو کاتێک پارێزی یەکێکە لە خاڵە سەرەکیەکانی چارەسەر باش دکتۆر ئەکرێ ماوە درێژ بێت دوورمەودا بێ ئەم نەخۆشیەوەتە ئەو کەسە پێویستکە بە درێژایی ژیانی عیلاج بەکاربێنێ بەداخەوەن بەرزبوونەوەی فشاری خوێن نەخۆشیێکی درێژخانە بەش زۆر جار هەیە کاتیە چارەسەرەکانی ئەنی بنبەرکردی نەخۆشیەکە زەختەکەی نۆرمەڵە بێتە بەڵام ئەمە بە شوەیەکی کەمە 100 لە بیرمان نەچێ یعنی 10 کەس 9 کەسیان هۆکاری لە پشتەوە نییە بۆ ماوەیە یان لە پێکاتی بۆ ڕێخوێنەکە گرفتێکی هەیە لەبەر ئەوە گرینگە و خاڵە کەوا نەخۆشیکی درێژخانە ئەبێ بەردەوام بێت ئیتر دکتۆر وەکو کات سەردانی پزیشکەکات ئەگەر کەسەکە گەنج بێت هەنێ پشکنینی بۆ ئەکات دڵنیا بە هیچ هۆکارێکی کاتی نییە ئەگەر بێت هۆکاری کاتی بە کاتەکەی چارەسەرەکەی تو نۆرمەڵە بێتەوە بەڵام زۆربەی کات مەداخەوە لە خەڵک شەویستناڵە هەموو پشکینەکانەکەم نۆرمەڵم کە چی زەختم بەرزە ئەبێت ئەو خاڵمان لەبیر نەچێ 9 لە 10یان یان 90 لە 100یان هۆکاری لە پشتەوە نییە لەبەرەوە گرینگە تۆ پابندی خاڵی ئەوە بیکە زەختەکەت ڕۆژانەت نۆرمەڵە تێکرات نۆرمەڵە لە چاودێریان نۆرمەلی نەک بۆم نەجار هەیە کەسەکە زەختی بەرز بۆ تۆ حەبێکی خوارد و هەفتێک ڕێکە بێتەوە ئەڵێ زەختەکەم ئایبینی ئێستا نە ئاەت زەختت لەگەڵە یان ئەو خاڵێکی گرنگە کە زۆربەی کات لە مشکلمان هەیە لەگەڵ خەڵکە چۆژار پێویستی ئەوە بین ئەو ترێ و کەسانی کە زەختیان هەیە نابێ هەموو دەرمانە بەکاربێن نابێ هەموو جۆرە خواردن بەکاربێنیان کە دەچنە لای پزیشک و شتێکیان بۆ ئەنووسێ ڕێگایەکی چارەسەر چ بە ڕێگەی حەبێ دەرزی بێ ئەبێ ئەو تێبینێدا بە دکتۆرەکە کە ئەم زەختی لەگەڵایە ئەمە هۆکارەکی بۆچی ئەگەڕێتەوە کاریتۆر هەنێک دەرمان هەن بە تایبەتی ئازەرشکێنەکان کە زۆربەی خەڵک بەکارین بۆ منە پرۆفینە ڤۆلتارینە ئەم بابەتەن کە ناو خەڵکە پێوترێ OTC یعنی هەر لە سایدەلیەکان لاکۆڵان ئەفرشێت یان هەر لە سایدەلێ تر بە شێوەی ڕسمی ڕێپێدراوە گرنگە ئەو کەسا بڵێ من زەختم لەگەڵە بۆ ئەوی هەموو ئازارشکێنێک بەکار نهێنێ لەبەر ئەم ناپۆکسین و ڤۆلتەرن بە دڵنیایی و زەختەکە بەرزەکەنەوە ئایا کەسەکە بە شێوەی کاتی بەکارێنی کاتەکەی چەند ئەمە دکتۆری پسپۆرەکە لەوانەیە ڕێی پێ بدات کۆرسێکی کەم بەکاربێن بۆی گرفت بەجێنیالە هەنە دەرمان هەیە ڕاستە ئازارشکێنە بەڵام کەمتر زەخت بەرزەکەنەوە لەوانەیە ئەمەی بۆ هەڵبژێرێ مەسەلەی دەرزیەکان هەموو بەداخەوە هەموو دەرزیەکانی کە بە شێوەیەکی زۆر بەکارن وەکو دێکسامیتازۆن و هایدرۆکۆرتیزۆن کە ئەمانەجێکێکن لە بەرزبوونەوەی فشاری خوێن ئەمە بەبێ ڕێنمایی پێزیشی بەبێ ئیندیکیشن بەبێەوەی کە پێویست بێ ناوێ بەکاربێنرێت لەبەرەوە گرنگە ئەم خاڵانە بەکاربێنرێت ینی کەسێکە چی چارەسەر وەرەگرێت دکتۆرەکە بیرخاتەوە من زەختم لەگەڵە کاکتۆر زۆر جار کەسەکە پستانی خوێنی هەیە بەڵام لەگەڵیا چەندین نەخۆشی تری هەیە بۆوانە شکری هەیە خۆ جۆرێکی تر لە نەخۆشیەکان ئەم کەسە لەم کاتێدا ئەم نەخۆشە پێویستەکە چی ڕەچاو بکە ئەم بارودۆخی ئەم نەخۆشە سەختتر ناکات هەر کەسێک ئێستا لە جیهانە کە زەختی بڵند تەشخیصێک کە زەختی لەگەڵە یان بەرزبوونەوەی فشاری خوێن لەگەڵە یەکسەر وەکو ABC پاکێجی مەترسی نەخۆشیەکانی دڵ چێکەکرێتەوە بۆ منە ئەم کەسە زەختی لەگەڵە شەکرەی توش بۆ یان تووشە بێ جەوری خوێنی لەگەڵیان چێری خوێن لەگەڵانیە جگەرە کێش یان جگەرە کێش نییە مەشروب زۆرە خواتەوە یان لەبەرەوەی مەشروب زۆر خواردنەوەژێکی کە لە بەرزبوونەوەی فشاری خوێن کەسەکە ژیانەکەی قەڵەویان قەڵەو نییە دانیشتنی لەگەڵیان دانیشتنی ینی جوڵەی زۆریان کەمە خۆراکەکانی چۆن ئەم خاڵانە هەمووی ڕەچاوەکرێ بۆی کۆ ئەکرێتەوە ئەڵێ کاکە تۆ زەختت لەگەڵە خەریکەتی شەکرا بیت شەورەکان ڕێک نییە بۆ منە ئەگەر بێت و حاڵەتەکەی خراپ بێ ئەبێ بە هەمویان چارەسەر بەگرێت تەنها ئەم بەداخەوە دیاردێمان پێشتر هەبوو ئێستا شەر هەمانە کەسەکە شەکرەی هەیە بەس حەبێکی شەکرە ئەخوا و گوێ بە چەوری بە زەخت و بە جگەرە کێشان ئەمان نایەت وە تاوەکوێت و بە ماکەکانی بە هەمان شتیش ڕاستە بۆ مەسەلەی زەخت بۆی هەیە بە تەنیا بێت بۆی هەیە چەند
ڕسک فاکتەری تریان گروپی مەترسیدارتر بێت بۆ نەخۆشەکانی دڵ لەبەرەوە گرنگە چەند خاڵی مەترسی نەخۆشەکانی دڵتیا بەنم نەباسکەین بۆ منە کەسێک قەڵەو بێ تەشخیص کراوە کە زەختی لەگەڵە کەسێکی شەیە لاوازە زەختی لەگەڵە و جگەرە کێشێ و بە عایلە تووشی نەخۆشەکانی دڵە بن پێشوەختە کەسەکە ئەگەر بینتە بەراورد دەڵێ ئەو قەڵەوە مەترسی نەخۆشەکانی دڵی زیاترە بەس لە واقعیان نە ئەگەر دیقەت بەیدەم کەسێکەوە جگەرە ئەکێشە لە عایلێک هات و نەخۆشی دڵیان هەیە زەختیشی هەیە ئەمە سێ مەترسی کۆ کردوتەوە وەک لەو کەسێکەوە هۆکاری بەهێستری هەیە لەبەر ئەوە گرنگە ئەم خاڵانە کۆ بکرێتەوە نە کەسەکە هەر حەبێ بەکاربنیان زۆر جار هەیە کەسەکە هەر لە بیداتەوە عینادا ئەڵێ من هاتووم هیچ حەبێ بەکار ناهێنم ئێتۆ ئەبێت دڵنیا بێت لەوەی تۆ ئەم چارەسەری بەکارێنیت ڕاستە بە خۆی زەختەکە گرنگە بۆ خۆی داهاتووی خۆت گرنگە ئایا زۆر جار مانکەکانی زۆر زۆرن مانکەکانی بۆ من تەسیل لە چاوەکە تەسیل لە سەرەکە تەسیل لە دڵەکە تەسیل لە بۆڕەکانی خوێنەکە تەسیل لە گورچیلەکە ئێستا دیاردەیەکی تر هەیە کە پێوترێ ڤاسکولەر دیمەنشیا یعنی کە تووشی خەرەفانە بێت لە بەتەمەنی لە ئەنجامی ئەوەی کە سوکە جەڵتەی بچووک ڕۆئدات لە ئەنجامی زەختەوە لەبەرەوە تۆ ئەبتوێت تەندروست بی و ژیانێکی تەندروستی داهاتوتە بێ ئەبێ گوێ لە دکتۆر بگری لە هەموو خاڵەکانەوە لە هەموو خاڵەکانەوە ئۆکەی بیت نەک وەڵام من هەموو سەماگی فەحسێکی خۆماکەم و عیبم نییە کەچی لێ پرسێت جوڵە ناکە خواردنەکانی ناتەندروستە جگەرە کێشە لە عایلێکەوە هاتوو لەبەرەوە ئەگەری توشبوون بە ماکەکانی زەخت و مەترسەکانی تری دڵ زیاترە لە کەسی ئاسایی کەواتە ئیهمالکردنی بە هەموو شێوەیەک سەرکێشە بۆ مەترسی زۆر گەورەتر وەکەوەی کە جەناب باسی کرد بەڵێ بەداخەوە لەبەرەوەی زەخت لەبەرەوەی نیشانەی نییە نەخۆش زوو خۆی نایە بەدەستەوە وەکو شەکرە شەکرە کە سەرەتا تەشخیصەکرێ و نیشانەی نییە نەخۆش ئەڕوا ساڵێکی ترێتەوە زەختەکەش وایە بەداخەوە هەتا تاوڵی خراپ نەکە ماکی بە بەجێنەیە ناڵێتە لایتە دکتۆر ئەمە دیاردێکی بەڕاستی ناتەندروستە دکتۆر جار ئێمە پستانی خوێنمان بەردەوێتیان نزمە بێتەوە بەڵام وەکوی بەڕێستان باست کرد ئەم پستانی خوێنی ئێمە باسیەکەین جۆرێکە لە نەخۆشی ئایا ئەکرێت لە بارودۆخێکی خراپە کە ئەو نەخۆشی تیا ئێمە لە ماڵەوە بەشتی سروشتی چارەسەری بکەین زۆر جار خیارمان ئەهێنن خۆی پێوەکەنیان بەڵێ زۆر جار هەیە کەسەکە زەختەکەی زۆر بەرزەکە لە ڕووی تەندروستی لە ڕووی زانستیەوە ئەبێ کەسە لە خەستەخانە چارەسەکرێت ئەڵێ دکتۆرە ئەو شەو زەختەکەم زۆر بەرز بوو ئام زۆر خواردیان لیمام زۆر خواردیان کەرەوز ئەمانم زۆر خوارد ئەمانە لە حاڵەتی کتوپڕە بە هیچ شێک چارەسەر نی ئەبێ و کەسە بزانێت لەبەرەوەی معڕەزە خوانەخواست تووشی جەڵتەی مێشک بێ یان جەڵتەی دڵ بێ لە حاڵەتی بەرزبوونەی فشاری خوێن کە لە ڕووی زانستیەوە 18 بە 11 هەر کاتێک بگاتە 108 بە 110 نابێت لە ماڵەوە چارەسەر وەگرێ بێ بەسەردانی نەخۆشخانە بکە ئەم خواردنانەی کە باسی کرد ئاو زۆر خواردنەوە سەوزە زۆر خواردنەوە کە پۆتاسیۆمی تیابێ بەتایبەتی هەموو سەوزەکان و لیمۆ و پرتەقاڵ یەکێکن لەمانێکەوە بڵێن لە زمانی پارێزیەکەیە لە زمانی ئەوەی کەەوە زەختەکەی ڕێککاتەوە لە بەروی پۆتاسیۆم هەموو کاتێ باشە بۆ دابەزینی زەخت بەڵام دابەزینەکەی کاتی نییە بڵێ بۆ منە ئەی خۆم یەکسەر دابەزێن بەڵکو کاریگەریەکەی درێژخانە بۆ منە هەموو ڕۆژێ لە خواردنەکان کە بۆ منە ئێستا ڕژیمێکی تایبەت دانرا بۆ کەسانی کە زەختیان هەیە پێوترێت داش داشەکە چی ئەبێ ڕۆژانە 3 بۆ 5 وەجبە سەوزە و میوەی تیاابێت لە خواردنەکان تا هەر خواردنەکان بریتی نەبێت لە سوورۆکرا و چەوری خواردنە قورسەکان ئەبێ سەوزە و میوەی تیاابێت دووەمیان هەوڵ درێت ڕۆنەکە چەور نەبێ بەڵکو چەوری ناتێر بێ کە بریتە لە زەیتی زەیتون یان لەم بابەتانە کە دروستەکە هەندێک دانی ڕۆنی حیوانی بەکارهێنرێ ئەوە بەداخەوەم دیاردەیە زۆر بڵاوە کە ئاڵە دووگی حیوان سەلامەتە و هەندێک کەسیش دیعایبەوە کە بەداخەوە تا ئێستا علم نەی سەلماندۆ کە چەوری تێر کە چەوری حیوانیشی تایە بە هیچ شتێک سوودی هەبێ بەڵکو بە پێچەوانەوە ئەبێ خواردنەکان کەم بکرێتەوە و زیانیشان هەیە ئەم دیاردێش بەداخەوە بڵاو بۆتەوە لەبەرەوە تا ئێستاکە ڕێپێدرابێت زەیتی زەیتون لە هەمیان باشترە یان چاوری تێرەکان کە بەکارێنێت کەم بکرێتەوە ڕێژەکەی دوهەمیشان خواردن ئەگەر بکرێت بۆکو پرۆتین سەرچاو پرۆتیەکان ماسی لە هەمیان باشترە لە گۆشتی سوور ئەگەر بێت و دانەی وەڵایەکان بە شوێکی گشتی لە خواردنەکان تا هەبێ هەمە چەشن بیان و خواردنەکان تەنها بریتی نەبێت بۆ بەس لە سوورۆکرا و خواردنە معلباتەکان بە دوور بکرێت ئەگەر بێت و ئەم ستایل لە خواردنە بێت ئەمە یەکێکە بۆ دابەزینی زەخت بەڵام بۆ زەختی کاتی نا بەڵکو ینی بۆ حاڵەتی کتوپڕ بەڵکو بۆ درێژایی تەمەنت پەیوەندی دوایی ئەبێ لە کۆتایی هەمومان لایف ستایلمان ڕێکبکەینەوە بۆی بەدەبین لەم جۆرە نەخۆشیانە زۆر سپاس بۆ ئامادەبوونە کاکتۆر سپاس بە زانیاریەکان ئاڵێتمان
بەڵێ بەڕێز دکتۆر سوار عەلی پسپۆری نەخۆشیەکانی دڵ و هەناوی لەگەڵمانە بوو. سپاس بە ئامادەبوونی بۆ ئومێدەی کە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان بە دڵی هەموو لایەک بوو بێت و جێگە ڕەزامەندی بوو بێت و هەر لە بڕگە هونەرەکانمان هەتا بڕگە تەندروستیەکانمان ئیستیفادە و سوودی بۆ ئێوە هەبوو بێت. ئەمە کۆتایی ئەم بەرنامەیەمان بوو بەخوای گەورەتان ئەسپێرم. بە هیوای سەلامەتی هەمووتان خواتان لەگەڵ. خواتان دەست خۆش.